بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان لە بەرنامەی بەرەو بەغداد لەگەڵتان دەبم. ڕاستگۆیی ئەوە پەیامی خوای گەورەیە، بگرە لەوەش زیاتر دەبێت لەگەڵ ڕاستگۆیان دابین. دوایین پەیامبەر بەر لەوەی پەیامەکەشی بۆ بێت بە ڕاستگۆی ئەمین ناسرا بوو، بۆیە دەبێت ئومەتی ئیسلام مسلمانان بەگشتی نەک ڕاستگۆ بن، لەگەڵ ڕاستگۆیان دابن. کۆمەڵی ئیسلامی پێشوو کۆمەڵی دادگەری ئێستا هەوراز و نشێوی زۆری بڕیوە تا گەیشتۆتە ئەو کەنارەی ئەگەر ناوی لێ بنێم کەناری ئارامی. لە هەورازەکاندا بە حیکمەت و دانایی مامەڵەی کرد، لە نشێویەکاندا ئارامی گرت تا گەیشتە ئێرە. ئێستا لە نێو هەڵمەتی هەڵبژاردنەکانین بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەم پرۆژە ئیسلامیە هەڵبژاردن بە بەشێکی بچووک دەبینێ لە پرۆژەی سیاسی و کار و چاڵاکی مەدەنی. پرۆژەکەی ئێمە گەورەترە، پرۆژەکەی ئێمە بەنێو کۆمەڵگادا بڵاو بۆتەوە، لە کاری خێرخوازی لەوە گەورەتر لە پەروەردەکردنی نەوەکانی داهاتوو. خەمی ئەم وڵاتە خەمی سەرەکی ئێمەیە. کورسی و دەسەڵات و پەرلەمان بەشێکی بچووکین کە لە ئێستادا پێی دەگوترێت دنیای دیموکراسی. ئیسلام پرۆژە گەورەکەیە، وێنە گەورەکەیە کە ئێمە وێنای دەکەین. بەرەو بەغداد ئەمڕۆ لە ئیدارەی سربەخۆی سۆرانە کە قەزای سۆران، چۆمان، ڕەواندز، مێرگەسوور لە خۆ دەگرێت. ئەم قەزا فراوانە بچووک کراوەتەوە لەوەی کە تەنها یەک ڕنگ ئاڕاستەی دەکات. لە ئەساسدا لە بنەڕەتدا ئێرە یەک ڕنگ نییە، یەک ئایدیا و ئایدۆلۆژیای تێدا نییە، بەڵکو بگرە ئایدیای ئیسلامی، بیر و باوەڕی ئیسلامی زۆر فراوانە لە نێو ئەم کۆمەلگای ئێرەدا. بۆیە دەمانەوێت لە ڕێگای ئەم هەڵبژاردنەوە ئەم بۆچوون و واقیعەی دەرەوەی ئیدارەی سربەخۆی سۆران بگۆڕین، بۆیە خەڵکێکی زیاتر پاڵپشتی ئەم پرۆژە ئیسلامیە بکە کە کۆمەڵی دادگەری کۆڵەگەی سەرەکیتی ئێستا لە هەرێمی کوردستان. لە شوێ قسەیەکی حەق هەبووە، نوێنەری کۆمەڵ لەوێدا قسەی نەکردووە. لە شوێ مافخوراوێک هەبووە، نوێنەرەکانی ئێمە وەدەنگ نەهاتوون. لە دەرەوەی وڵات، لە ناوەی وڵات، لە هەر شوێنێک پێویستیەک هەبوو بێ کۆمەڵێک لەوێ بووە. ئەندامانی کۆمەڵ تەنها بە پرسیارەتیان بەرامبەر خۆیان نییە، ئەوان ئەرکێکی گەورەتریان لەسەرشانە، ئەویش بەرپرسیارەتیە بەرامبەر کۆمەلگا، چاکردن و چاکخوازی و بڵاوکردنەوەی ڕەوشتی جوان لە نێو کۆمەلگا. لە هەر شوێنێک ئەندامێکی کۆمەڵت دیت، ئەوە ڕەوشتی جوان، نەرمونیانی، چاکەخوازی، بەرژەوەندی گشتی لە نێو فکر و هیزری ئەودایە. بەرەو بەغداد دەست پێ دەکەم لەگەڵ هەر سێ میوانی سەرەکیم زۆر بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی کە من ناونیشانەکەی کورد ناکەمەوە لە بەرپرسی مەڵبەندی سۆران، بەڵکو سەرکردەیەکی دێرینی ئیسلامی و ڕابوونی ئیسلامی لە هەرێمی کوردستان. زۆر بەخێربێی، زۆر سوپاس دەکەم. زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد سۆفی سورچی کاندید لە بازنەی هەولێر لە لیستی 285 بە ژمارە 3. زۆر بەخێربێی. زۆر بەڕێز مامۆستا موسلیم ڕایەتی، زۆر بەخێربێی، بانخواس و ئەویش سەرکردەیەکی دێرینی ئیسلامی. زۆر بەخێربێی. بەڕێزان و خۆشەویستان، کۆمەڵێک کادیری دڵسۆز، چاڵاک، بوێر لەم دەڤەرە لەگەڵ مندان کە من دواتر سوود لە قسە و بۆچوون و پرسیارەکانیان وەردەگرم لە نێوەڕاستی بەرنامەکەم. زۆر زۆر بەخێر بێن، زۆر سوپاسان دەکەم. بشون بروون لەوانەیە کەمێک کەش و هەوایەکە ساردی، بەڵام ئەمە بە گفتوگۆ گەرمی دەکەین مامۆستا مەڕوان ئینشاءالله. بە لە جەناب تۆ دەست پێ بکەم مامۆستا مەڕوان. کاتێک هەڵمەتی هەڵبژاردن زیک دەبیتەوە، ڕوئیایەک هەیە بەوەی کە ئێمەش وەکو ئیسلامیەکان جیاوازیمان نییە لەگەڵ لایەنەکانی دیکەی ئیسلامی. با لە سەرکردەیەکی دێرین ئیسلامی بپرسم، هەر بەڕاست جیاوازی نییە لە نێوان کادیرانی کۆمەڵ و سەرکردەکانی و نوێنەرەکانی لەگەڵ لایەنەکانی دیکە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه ومن والاه. نەک هەر جیاوازی نیە، جیاوازیەکەمانە وەندە زۆرە کە مابەینی ئەرز و ئاسمانە، بە تایبەتی لەگەڵ لایەنە عەلمانیەکان، لەگەڵ لایەنە ئیسلامیەکان لەوانەیە هاوتەریب بین،
و پێکەوە ڕێبواریەک ڕێگابین و پێکەوە دەستبارگر بوو بین لە زۆر مەحەتە و لە زۆر بواردا بەڵام ئەوەی کە ئێمە جیا دەکاتەوە لە لایەنە ئەلمانیەکانی دیکە بەڕاستی وەکو جەنابەت من دەستخۆشیت بۆ دەکەم بۆ ئەو پێشەکی و مقدمە جوانە سەحوەی ئیسلامی کە کۆمەڵی ئیسلامی توانم بڵێم چەڵەگەی گەورەیتی لە کوردستان و بەشی شێری بەردەکەوێتن لە هەموو قۆناغەکان و مەرحەلەکاندا توانیوێتی کە نقطە لەسەر حرفدانێت لەوەی کە بنیاتنانەوەی شخصیەتی کوردی بنیاتنانەوەی جیلێکی نوێی کە بۆ داهاتوو سوود بەخش بێ سوود بەو وڵاتە بگەێنێتن کەەوە بەڕاستی خاڵێکە لایەنە ئەلمانیەکان نادیدەیان گرتووە کاریان لەسەر نەکردو بەڵکو بە پێچەوانەوە ئەوان کاریان لەسەر داڕمان و داڕوخانی کەلتوری کوردەواری شخصیەتی کوردەواری و ئینتیمای نەتەوایەتیان توانم بڵێم دەمر کردووە بەو هەموو پرۆژە و بەو هەموو وەکو بڵێ دەست لە پشدانەی دەرەوە کە وڵاتەکەیان وێران کردووە ئەوەی کە ئێمە شانازی پێوە دەکەین وەکو جەنابەت ئیشارەت پێکرد کاری ئێمە زۆر گەورەترە لە کاری پەرلەمانتاری و چوونە پەرلەمان و چوونە وەزارەتەوە بەشێکێتی لە حکومڕانی زۆر لەوەی فراوانترە چونکە ئەتۆ کاتێکە کەسێکی شایستە پەروەردەکراو لە پەرلەمان دادنەی پرۆژە یاسایەکت بۆ پێشکەش ناکاتن کە لەگەڵ دین و ئەخلاق و ڕەوشی کۆمەڵگەکەت تێک بگیرێت کاتێک کە وەزیرێک دەکەی وەزیر ئەو وەزیرە تەماشەی گیرفانی خۆی ناکە ئەو 4 ساڵە بە دەرفەت بزانێتن خۆی دەوڵەمەند کاتن و پرۆژە و وەکو بڵێ لەگەڵ بەرهەمێنەکانی ئەو وڵاتە ئیتیفاق کاتن و لەسەر حیسابی گەندەڵی و لەسەر حیسابی خۆ دەوڵەمەندکردن ئەو وڵاتە تاڵان بکاتن چکە من زۆر جار گوتومە مامۆستا محەممەد بڵێ لەو وڵاتەی ئێمە نەوەزیرێک بە پارەی وەزیری دەوڵەمەند دەبێ نە پەرلەمانتارێک بە پارەی پەرلەمانتاری دەوڵەمەند دەبێتن یعنی هەر پەرلەمانتارێکت بینی هەر وەزیرێکت بینی مەگەر خۆی لە خۆیدا بە خانەوادەی بە دەوڵەمەندیان هێنابێتن یان بۆ خۆی دەوڵەمەند بیانیشی تیجارەتی کرد بێ پێشی دەنا بڵێ من بە موچەی پەرلەمانتاری بە موچەی وەزیری دەوڵەمەند بووم وانیە ئللا وەچ کوردەواری خۆمان دەڵێ مووەک لەو ماسەیدا هەیە لەبەر و بەڕاستی ئێمە تەماشە دەکەم لەو ڕۆژەی کە سەحوەی ئیسلامی کاروانی ڕابوونی ئیسلامی هاتووتە ئەو وڵاتە ئێمە خێروبەرەکەتی هێناوە بە دەلالەتی ئەوەی کە بەشێکی زۆری بەرپرسانی ئەو وڵاتەی ئێمە لە حیزبە ئەلمانیەکان لە کاتی هاویندا بڕۆ کچەکانیان کوڕەکانیان منداڵەکانیان تەسلیمی ئێمە کردووە کە بۆیان پەروەردەکەی چکە بۆ خۆی دەزانێت کە چی بەسەر هاتووە بۆ خۆی دەزانێت کە بەچ ڕێکدا ڕۆیشتووە دەڵێت کە خۆم فەوتاوم با منداڵەکانم نەفەوتێتن ئەوجا دەزانێتن کەسێک کە پەروەردەی قورئان بێ پەروەردەی مزگەوت بێ پەروەردەی ئەخلاق و ڕەوشی بەرز بێ پەرلەمانتارێکی سەرکەوتوی لێ دەردەچێ و جیرێکی دەستپاچی لێ دەردەچێ لەبەر ئەوەش لە کابینەی مامۆستا عەبدوستار کە وەزیر بوو جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەڵێ شانازیە بۆ ئەو خولەی ئێمە شانازیە بۆ ئەو کابینەی ئێمە پیاوێکێک و مامۆستا عەبدوستار تێدا وەزیرە مەبەستەکە ئێمە شەخص نییە مامۆستا عەبدوستار و غەیری مامۆستا عەبدوستار و ئێمە مامۆستا عەبدوستارمان زۆرن پەرلەمانتاری چالاک و بوێرمان زۆرن لە بەغدا لە کوردستان ئەوە هەمووی دەگەڕێتەوە سەرچی دەگەڕێتەوە ئەو جیاوازیە کە جەنابەت پرسیاری لێ دەکەن دەناخۆ ئێمەش ئەو برادرانە دیکە شۆکۆ ئێمە بە کوردی قسە دەکەن بەکردداری لە خولێکی پەرلەمانی کوردستان بووی بەڵێ ئەو ئەجندایەی کۆمەڵ هەیبووە لە نێو پرۆژە یاسایەکان جیاوازی چ بۆ لەوەی کە پەرلەمانتارانی دیکە لە حیزب ئەلمانیەکان هەیبووە چکە بەرەنگاری زۆرتان هەبوو ڕوبەڕوو بوونەوەی زۆرتان هەبوو بە تایبەتی لە هێنانی جۆرێک لە پرۆژە یاسا کە نامۆیە بە کۆمەڵگەی موسڵمان خۆی دووشت پێم خۆشە باسکەم ئەوش نەک بڵێم لەبەر شەخسی چکە من و غەیری منیش ئەو سەحوەیە ئەمەی کردوینە ئەو پیاوە جارێ ئەوسی قەومتمانەی کە فراکسیۆنەکانی دیکە ئەمن لەگەڵ لێرە یەک ڕێز تەقدیر و حورمەتم بۆیان کە بۆ ئێمەیان بوو چکەمە 6 کورسیمان بوو فراکسیۆنی وا بوو 40 کورسی هەبوو هیوا بوو مەسەلەن 25 کورسی هەبوو هیوا بوو مەسەلەن 18 کورسی هەبوو
ئێمە لەو شتە حەساسانەی کە زۆر حەساس بوون ئێمەیان دەکردینە سەرۆکی لژنەکەی ئەگەر سی قەومتمانە و وەکو بڵێ تێداڕیەوە نەبێت کە تێت ڕابینێتن نەیدەکرد بۆ نمونە دروستکردنی کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژارنەکان کە دەستگایەکی زۆر حەساس بوو ئەو برایەتی و سەرۆکی ئەو لژنەی بوو کە کۆمسیۆنەمان دروست کرد بەڵام لەگەڵ خەڵکیش ڕازگۆ بووی لەگەڵ خەڵکی ڕازگۆ بین پێمان گوتن ئەو کۆمسیۆنە چۆن دروست دەکرێتن پەڕۆکمان لە چاوی نەبەستن ئەو جاکە لەگەڵ حکومەت دانیشتین بۆی کە سەرۆکی بۆ کلۆی سەرۆکێک بۆ هەموو فراکسیۆنەکان دابدرێتن بە سەرۆکایەتی و فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکی حکومەتە و کاتێ برای تویان کردە سەرۆکی ئەو وەفدەی لەگەڵی دانیشتن هەتا سەرۆکی حکومەتە و کاتەی کە چوین دانیشت بووین لەو کورسیانێک کە دیاری کرابن گوتی ئاواتان داناوە مەگە ڕازینی هەڵی دەوەشێنینوتی نامامەسا مەبەستمەوە نییە مەبەستی من ئەوجا ئەو پرۆژە یاسایانەی کە دەهاتنە پەرلەمان ئەگەر پەرلەمانتاری ئیسلامی نەبێ پەرلەمانتاری ئیسلامی نەبێ و ئەو لایەنە ئیسلامیانە لە پەرلەمان نەبن کۆمەڵە یاسایەک دێتە ئەو پەرلەمانە کە بەیانی دەبێ من و تۆ خێزانی تۆ خێزانی من ماڵ و منداڵی من و تۆ دەبێ بازەکەی بداتن یعنی بۆ نمونە لە خولی ئێمە ویستیان یاسای بواری کەسیەتی هەموارکەنەوە جارێکی دیکە یعنی ڕایان لێ نەبوو لەگەڵەوەی کە چۆن سەخت کراوە دەیانوی زۆر بابەتی دیکە کێمە تەماشەمان کرد یعنی ئەوەی کە لەگەڵ شریعەتدا تێکی دەکردەوەش لایدن یعنی بە دەردی قانون و یاسای سووریای ببن ئێمە لەگەڵ لژنەی یاسایی قسەمان کرد ئەو کاتەی حتا نەسی قسەی بەرپرسی لژنەی یاسایی گوتی مامۆستا گوتی مەبینە من مەسەلەن سرم کۆتە بەڵام ئەمن ڕازی نابم یاسایەک دژی شریعەتی ئیسلامدا تێپەڕێندرێت ئەگەر ئێمە ئەو کاتێک قسەمان نەکردبایە و جواب نەهاتباینە بە خشکەی تێدەپەڕی و دەیان یاسای دیکە دەیان یاسای دیکە حتا ئێمە بەرگری کارێکی سەخت بووین کە لە لژنەی ناوخۆ بووین بۆ ئەوەی کە بە تایبەتی خانەنشینانی شۆرتە بڵێ پۆلیس جا بە هەموو سنفەکانیەوە ئاسایش ئەوانە هاوتا بکرێتن وەکۆی پێشمەرگە چکە پێشمەرگە کە خانەنشین دەکرا موچەکەی زیاد دەبوو بەڵام برا پۆلیسەکانمان و ئەوانە کە موچەیان مە خانەنشین دەکران موچەکەیان زۆر کەم دەبووە 250 و 300 ئەوانە کاکە ئەوە لەو کاتەی پێویستی بەپارێ لەو کاتەی پێویستی بێ بەڵام بەشێکی زۆری کە ئەو یاسایانەی کە وەکو بڵێ حتا ئێمە پرۆژە یاسایەکمان پێشکەش کرد فلتەرکردنی سایتە سکسیەکان کە لە کوردستاندا بەداخەوە دەڵێم ئەتوانم بڵێم گەورەترین فەوزای ئەخلاقی کە لەو وڵاتەی ئێمە یعنی تازە کۆنتترۆلکردنی ئەتوانم بڵێم ئەستەمە لەو خولەی ئێمە پرۆژە یاسایەکمان پێشکەش کرد و ئەو پرۆژە یاسایە ینی نیسابی قانونی هەموو شتێکی خوێندنەوەشی بۆ کرا خوێندنەوە یەکەم لە لژنەی یاسایی بەڵام ئاخیر نهێنرا هۆڵی پەرلەمان و مناقەشە لەسەر بکرێ ئەو کاتە من لە کەناڵی ڕووداویش چاوپێکەوتنێکی تایبەتم لەسەر ئەو بابەتە کرد و مەترسی ئەو بابەتانم خستە ڕوو بۆ خەڵک حتا کە ڕاپرسێکیان کردبوو لە کەناڵی ڕوودا و لە 170 قسوور خەڵک تەییدی و پرۆژە یاسایی ئێمە دەکرد کە ئەوانەوە بکرێن ئێمە بەڕاستی ماوەستا محەممەدجان ئەوەی کە ئیسلامیەکان کردویانە لەو پەرلەمانە ئەتوانم بڵێم جێی شانازیە پەرلەمانتاری دەستپاک بوون پەرلەمانتاری داوێن پاک بوون پەرلەمانتاری ڕازگۆ بوون لەگەڵ خەڵک پەڕۆکمان لە چاوی خەڵک نەبەستووە جا ئەوجا ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم دائیمەن لەوێن دەریش دائیمەن ئەتوانم بڵێم حەبلی وەسڵ بووین لە نێوان فراکسیۆنەکان نەمانێشتووە بە ئاقاری حزبایەتی و بە ئاقاری ئەوەی دیکەدا بڕواتن بۆ چکە ئێمە نوێنەری خەڵکین خەڵکێک دەنجی بە مندا لەوانەیە کۆمەڵ نەبێ لەوانەیە بزوتنەوە نەبێ لەوانەیە یەکگرتو نەبێ لەوانەیە خەڵکێک بێتن کە خۆی بە ئەلمانی بزانێتن بەڵام کە دەبینی پەرلەمانتارێکی چالاکی پەرلەمانتارێکی بوێری دەنگت پێدەداتن لەبەرە بەڕاستی ئەمڕوو لە خەڵک دەکەم دەڵێم نەک هەر جیاوازی هەیە بەڵکو جیاوازیەکان زۆرن ئەتوانم بڵێم لە سایەی سیستەمی ئەلمانی ئەو وڵاتی ئێمە خەڵک کوردایەتی لەبەر دڵکەوتووە و خەڵک یعنی کەدا دەندرێ لە شوێنێکی دەیوێ بەو 2-3 ساڵانە دەسەڵاتەکەی خۆی بەکار بێنیتن بۆی خۆی دەوڵەمەند کاتن ئەو کاتەی دەبینی وڵاتەکەی وەران کرد و بە ئاقارێکی دابردو کەم و خەڵک زەرری سوپاس دەکەم دکتۆر ئەحمەد سۆفی سورچی
قوربان هاتمەوە ئەو دەڤەرەی و هاتیۆ ئەو دەڤەرەی کە دروستتر بڵێم کە دەسەڵات تەحملی نەکردی لەسەر مینبەر لای دای و دواتریش ڕەنگە بەهۆی ئەو بارودۆخی هەبووە کە نەتوانێت ژیانیش لێرە بکەیت. جا ئەوەی عەرەب هەیە دەرە ئیسئەل المجەڕب ئەوەی کە بەخۆی شتێکی تەجروبە کردێ لەو بپرسە. ئەو زوڵمەی کە لەسەرتوو هەبووە ئێستا شێوازێک جۆرێکە کە ئەگەر بچیە نوێنەرایەتی ئەو خەڵکە چۆن پشتگیری ئەو مەزلومانە دەکەیت کە لە هەرێمی کوردستان بە شێوێکی گشتی و بە تایبەتر لەو دەڤەرەکە هەیە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان درود و سڵاو بۆ سەر جانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم. زۆر بەخێر بێن دەستان خۆش بی. من لەو دەڤەرە 15 ساڵ لێرە ئیمام و خەتیب بووم، 13 ساڵ خەتیب بووم، 2 ساڵیش هەر یعنی ئیمامەتی مابوو، دوایی ئیمامەتێکەشان لێ مەنع کردم. ئێستاش بەرەو هەولێر ڕۆیشتم و هەتا شوێن گەورەتر بێ عەقلی گەورەتر بەڕێوەی دەبن، شوێنی گسکە دائیمەن لەگەڵ ڕێزم عقولی گسکۆکە بەڕێوەی دەبن کە تەحمولیشتی زۆر ناکەن. وەلەناو عەقلە گسکۆکانەش جاری وا هەیە لە طەبەقات لە طەبەقەی خۆیان دەگەڕن کەسێکی بینەوە عەقلی گەوریان دەست ناکەوی جا عەقلێکی گسکۆکە دادەنێن تەعامل لەگەڵ خەڵکەی دەکەن. ئێتر مدیر عامێک بی مدیرێک بی هەر شتێک بی لەو منطقەیە. قورئان کاتێک باسی حەقەکە لە هەموو قورئانی پیرۆز کاتێک باسی حەق هاتبی سەبری لە دوو هاتێ وتەواصوا بالحق وتواصوا بالصبر. ئەوانەی کە ڕێی حەقە گرن ئەوەڵەن الحق الله سبحانه وتعالى حەقە. خدای گەورە چکە بۆ خۆی حەقە، حەق بە قووەتە گەر بە تاقی تەنیاش بێ. قووەتی حەق لەوەی نە خەڵکی زۆری لەگەردابی، حەق لە ذاتی خۆی بە قووەتە. جا ئەوانەی دەست بە حەبلی حەقەوە ئەگرن هەمیشە بەقووەتن، هەمیشە کەلیمەکانن من القلب إلى القلب، هەمیشە خەڵک ئەوانەی کە قبولی حەق ناکەن تاقەتی ئەویان نەژێڕاگرن. یەکەمین موئامەرەیان لۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی بوو؟ بیگرن لیوثبیتوکە ئەو یخرجوکە ئەو یەقتولوک، بیگرن یان دەریکن یان بیکوژن. بە هەمان شێوە ئێمە کە تەنانەت مەجالیان نەدام کە خانووی خۆم لە تەنیشت مزگەوتێ بووی بێ ئەوەی تەکلیفم لەسەر خەڵک نیان هێش تەنها یەک ئیمامەتیش بکەم، تەنها نوێژی نیوەڕوانشکە نوێژێکی جاریش نەبوو، حتا بەو لەفظەی دەمگوت کاکە بە خەڵکیش ناڵێم ئیستەوە تەسیل و ڕاست ڕاوەستن بەس لێم گەڕن لە مزگەوتێ بینم گوتیان بە هیچ شێوێکی مەجال نییە. إذن ئەمن قازانجم کرد کە لێ ڕۆیشتم الحەمدولله هەولێرێ بوومە مدرس لە مەدرسەی عەبدوڵای کوڕی عومار، ئێستا مدیری مەدرسەی دارولحەدیث الحەمدولله. مەجالێکی باشترم هەیە بەڵام دەستبەرداری ئەو شوێنەی نابم کە جێم هێشتووە، جێهێشتنێکی موعەقەت. بۆچی؟ چکە دەزانم لێرە خەڵکانێک چەوسێنراونەتەوە، دەزانم طەبەقەیەک هەیە لەو سۆرانە هەموویان پیاوی مسەقەفن، هەموویان پیاوی گەورن، لە سەرۆکاتی زانکۆ ڕانایاڵن سەرۆکی زانکۆ بن، ناڵن جێگری سەرۆکی زانکۆش بن، ناڵن عەمیدی کولی شەریعەیەک بن، کولیەک بن، ناڵن کولی شەریعە بێتە سۆران، ناڵن زۆر شتی گەوریان لەو سۆرانەی منع کردووە و قەدەغیان کردووە. بە ئیزنی خوای گەورە دەبێ ئەو شتانی یەکێکە هەمووی بگۆڕن ئەگەر خوای گەورە پشت و پەنامان بی. پێغەمبەر موسی عەلەیهی السەڵات وەسەلام کاتێک داوای لە خوای گەورە کرد کە خوای گەورە پشتی بگریت کاتێک چوو بۆ لای فیرعون، نەیدەزانی خوای گەورە بەحری بۆ شەق دەکا، رب العالمین بەحری بۆ شەق کرد. ئەگەر مەعیەتی خوای گەورەمان لەگەڵ بی، ئەگەر مەعونەتی خوای گەورەمان بۆ بێ، ئەگەر یەک شەخصیش بین دەتوانین زۆر شت بکەین لەو سۆرانە و لە شوێنی گەورەتر و لە هەولێریش ئینشاءالله تعالی. جەنابی دکتۆر، یعنی شتێک دروست کراوە لە هەندێک ناوچە کە وێنەکەوان نیشان دەدا کە یەک ڕەنگە، یەک ئایدۆیە، یەک ئایدۆلۆژیایە، چ لەو زۆنە بی چ لە زۆنی ئەولاتر بی. هەر بە فعلی بەڕاستی کە ئێمە لێرەینە بەکردداری بەو شێوازەیە کە خەڵکی تکەی تێدا نییە جگە لەو ڕنگ و لەو ئایدایە. من لە مقابلاتی کەناڵی تکەش گوتومە هەر کەسێک پێیوا بێ هەر ئەو هەموو شتێک دەزانی، علم هەموو لە لای ئەوە، ثەقافەت هەموو لە لای ئەوانە، یعنی زیرەکی تەنها لە لای ئەوانە و مافی بەڕێوەبردنی خەڵک تەنها ئەوان ئەو مافیان هەیە، ئەوە دەبێت زۆر بەزووی بەخۆی دابچێتەوە. ئەوە ڕەک سیاسەتی فیرعونەکە. فیرعون دەیگوت ما ئوریکم إلا ما ئەرا وما ئەهدیکم إلا سەبیل الرەشاد. دەیگوت ئەوەی ئەم دەڵێن بەس ئەوە ڕاستە، هەمیش ڕێگای ڕاستان پێ پیشان دەدەم، کەچی خەتەرترین و خراپترین و پیسترین ڕێگەی فیرعونی بوو و خراپترین ئینسانیش فیرعون بوو. خوای رب العالمین بۆیە بە فیرعونی گوت فەلیەومە نونەجیکە ببەدەنیکە حتا دنیا دەبێ بەدەن بمتۆ بۆی بۆ ئەوانە ببێتە عیبرەت. ئەوانەی ئەنانین پێیانوابی هەموو شتێک ئەوانن. ئەوان چین؟ مرۆڤێکی ئاساین وەکوانە لەوانە لەناو ئەو مەجلیسە هەبی 100,000 بە قەدرەوی عاقڵتر بی، بەس لەبەرەوەی لە ئالە فیرعون نییە برین وڵات و هیچ نازانی، بەس لە کەسێک نییە کە ئەو سلکەی نەگرتۆ بڵێ وڵات و هیچ نازانی. ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە. مرۆڤ هەتا زووتر
متواضع بي خشوع بك يعني ملکەس بی لە بۆ فەقیر و لە بۆ خەڵکی زانا و لە بۆ خەڵکی مستحق و بەدوای عقولی گەورەدا بگەڕێ قازانجی زیاتر دەکە بۆ خۆشی ئیدامەشی یعنی تەمدید ئەدا بەو حرەکەی بەو ئیشەی کە دەیکا یعنی ڕێگاکەی درێژتر دەبێتەوە زۆرتر لەسەر ئەو شوێنێ دەمینەوە کە لە بەردەستێتی. باش سپاس دەکەم مامۆستا مسلیم دووبارە بەخێربێ قوربان. بانگاواز و پەروەردە یەکێکە لەو کۆڵە سەرچیانە یەکێک لەو بەرنامە سەرچیانەیە کە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستانە و لە نێویاندا کۆمەڵ کە زۆر برەوی پێدەدا زۆر گرنگی پێدەدا. ئەمە چەندە بۆ کۆمەلگە گرینگە کە حیزبێک لە پاڵ کاری سیاسی بەڵام کارە گەورەکە کە پەروەردە و بانگەوازی کۆمەلگەیە ئەوە برەو پێدەدا. بەناوی خۆی بەخشندی میهرەبان زۆر سپاس بۆم دەرفەتە بەخاتنی ئەوش دەکەم بۆ دەبەری سۆران بەخاتنی وەرە بەرزەکان دەکەم زۆر بەخێر بێن. سەبارەت بە مەسلەی پەروەردە کە فەقەرێکی زۆر گرینگە لە هەموو دام و دەستگایەکدا ئەمە ئەگەر نمونە بەوە بینەوە بینین زاری هەیە بینین حیوانێکی دڕندە ئەگەر خاوەنەکەی بەخێویە کات کاتێک کە دەبینی گەورە ئەبێت ئەبتە دۆست لەگەڵی ئەمە پێ گوتێ پەروەردە یعنی پەروەردەشی ئەوەندە گرینگە تەنانەت ئەگەر لە حیوانی مفتەریش بێتە جێ حیوانەکە پەروەردە ئەبێت و زیانی بۆ خاوەنەکەی نابێت. کەواتە ئەو بزانین پەروەردە شتێکە لە مرۆڤ زیان نابێتەوە شتێکە لە مرۆڤ زیان نابێتەوە و هەر کاتێکیش لە کۆمەڵگە پەروەردە نەما دایانڕنی هیدی ئەو کۆمەڵگەیە بەرەو هەڵدێر ئەڕوات بەرەو دیان سەدان مەشاکل ئەڕوات. کۆمەڵی دادگەری هەر لە سەرەتای دروستبوونی هەر لە شاخی شەوە ڕوتەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری و هەموو حرەکاتی ئیسلامی کۆمەڵگە قەرداری ئەم چینن ئەم توێژەن. یەکێکن لە کارە هەرە گرینگەکانیان بیدووە لە دروستکردنی منهەجێکی پەروەردەی بۆ ئەوەی خێزان لەسەر سکەیەکی وا بڕوات کە تەندروست بێت بە کەڵک بێ بە سوود بێتن. بە تایبەت لەم سەردەمەی ئێستاماندا زۆرترین هەڕەشە لەسەر لە بینبردنی پەروەردە هەیە لە ڕەوزە بگرە لە قوتابخانە بگرە لە پەیمانگا بگرە لە زانکۆ بگرە حتا هەموو دام و دەستگاکان هەموو سنتەرەکان هەموو شوێنەکان کە دەسەڵات دەستی بەسەرداگرتووە ئەیوێت ئەو بەها پیرۆدانی کە لە ناو کۆمەڵگەدا هەن کە ئیسلام هینایەتووە حرەکاتی ئیسلامی بە شێوەیەکی گشتی و کۆمەڵش بە تایبەتی کە بنیاتی ناوە ئانوێ بیڕوخێنن چونکە ئەگەر ئینسان لایانی پەروەردەی داڕوخە بە ئاسانی دەستەمەوە ئەبیت بە ئاسانی دەستی بەسەر عەقڵ و هۆش و بیری دائەگرێت. ئێستا بۆ ینی مەسەلەی ینی بەلاڕدابرنی گەنجان دروستکردنی ئەو هەموو کافتریانە کە ئەکەن لە شوێنەکان کە ئەزانە زیانی زۆری لێ ئەەکەن یەک مەبەستیان هەیە ئەو گەنجانە بێهۆش بن یعنی ئاگیان لە دواڕۆژی خوا نەمینێت گەنجێک دروست نەبێت دلێر بێت گوێر بێت بە غیرەت بێت و دیفاع لە شەرەف و کەرامەت و ناموسی خۆی بکاتن بۆیە بە ئامانجیان گرتە فعلەن مەوکوماسە ئاماژەی پێکرد لە پەرلەمان مەسەلەن یاسای بۆ دائەنێن لە ئەنجومەنی وەزیرە مەسەلەن بڕیاری پێدەر ئەکەن دەیان مەسەلەن سنتەری بۆ دابین ئەکەن کە ئەو پرۆژانێک کە ئەسن دەعمیان بکەن بەرەو پێشان بەرن تەنانەت بۆچیە بۆ داڕوخاندنی ئەخلاقی کۆمەڵگەیە کۆمەڵ لەو بوارە شەو نخۆنی زۆری کردیە خەڵکانێکی زۆری پێگەیاندووە کە جێگەی شانازین بەرپرسی زۆر بەرپرسن بینیون یەشێک لاندێکی لە بەرپرسەکانی پەروەردە کە بۆ خۆم بڵێنەوە 10 ساڵ لەسیشی پەروەردە مەسەلەن خزمەت ئەەکەم بەرپرسێکی باڵام بینی لە کەرتی پەروەردە دێم پرسی گوتم تو وجدانت تا ئێستا توانی پێم بڵێ کێشەیەکی ئەندامێکی کۆمەڵ لە دام و دەستگای پەروەردە هات بێتە پەروەردە گوتی وەڵڵی پرسیارێکە زۆر جەوهەریە وەڵامەکەی نەخێرە وتی لە هەر شوێنێک ئەندامیش ئێوە لە هەر شوێنێک بێت ئێمە پێی مرتاح بووینە کێشەی ئیداری کێشەی پەروەردەیی کێشەی دەوامی ناهیتەوە نەما ئینسانێک بۆ ڕاستە ڕێ بووە مزانێ ویشی چیەوە ئەوە کۆمەڵە شەو نخۆنی کردێت کە کەسانێک پەرۆ دەکات ئانێتە ئەو شوێنانە جا بۆیە پەرلەمان ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی دادوەری لە هەر شوێنێک پێویستە شوێنە کەسی باشی لێبیت کەسی موسڵمان کەسی دەستپاک کەسی بەویژدان کەسی دادوەر ڕازگۆ بوونیان زەرورە لەم کۆمەڵگەیەدا. باسی سچی پەروەردەت کرد لە هەرێمی کوردستان ئەو پرسیارە هاتە زیهنم بەوەی کە لە سەرەتادا لە پەرلەمان گۆڕانکاری کرا نەک لە پەرلەمان گۆڕانکاری کرا لە منهەجەی کە پەروەردەی ئیسلامیە لە نێو پرۆگرامی خوێندن بە گۆڕانکاری
دواتر ڕوبەڕووی ئەو بەرەنگاریە بوونەوە کە لایەنە ئیسلامیەکان لە نێو پەرلەمان داکۆچیان لەوە کرد کە نابێ گۆڕانکاری لەو پرۆگرامی خوێندن بکرێت ئێستا لە غیابی یان ڕێژەی کەمی نوێنەرایەتی ئیسلامیەکان لە پەرلەمان وردە دەستکاری دەکرێت هێنانە پێشەوەی بابەتی یۆگا وەک بەدیلی پەروەردەی ئیسلامی کەمکردنەوەی بەشەوانەکان و زیادکردنی هەندێک بەشەوانەی دیکە و کە دواتر لی پاشگەز دەبنەوە کە دەبینن کۆمەلگا ڕوبەڕیان دەبێتەوە کەواتە چەندە گرینگە نوێنەرایەتێکی ڕاستەخینە ئیسلامیەکان لەو شوێنانەی ناوەندی یاسایی هەبن بۆ ئەوەی 2000 کۆمەلگا تووشی بەلاڕێدابنی زیاتر نەبێت بێگومان ێشک لەو خانێکی من باسی بکەم ئەمەکەم ئەوەیە لای خۆم نووسیوە بەڵێ وەکو پێم گوتی ینی دەسەڵات بە بەرنامە دێت ینی بەروەڕووی ئەو پەروەردە ئەبێتەوە کە ئیسلامیەکان بنیاتە نێوە لە هەرێمی کوردستاندا پێشی قەسن فعلا بەڵێ سا لە پەرلەماندا من لە وەزارەتی پەروەردە ئەو ڕۆنووساوێکم بینی کە وەزارەتی پەروەردەری کردیا باسەوە کات کە بابەتە بڵێن هونەریەکان و یاخود بابەتی بەها بیکەن بە دوو بەشەوانە پەروەردەی ئیسلامی تۆ یەک بەشەوانە لەو یەک بەشەوانە زاری وهەیە کەسانێک دائەنێنەوە بابەتە پسپۆر نییە ئەسڵەن ئیشی پەروەردەی ئیسلامی نییە ئەسڵەن کەسێکیان داناوە لە سۆلیداری سۆران مامۆستا هەیە نوێژ ناکات دەرسی ئاینی ئەڵێتەوە بە ئامانسەوە دائەنێن و نەبی نزانن بۆ ئەوەی ئەو ئینسانە کە لە بوارێک پسپۆر نییە جیلێک پەردەکاتن کە سەقەت دەرسێتن یان کەمکردنەوەی خودی منهەزەکە و یاخود ناوەڕۆکی بابەتەکانی منهەزەکەش هەموو جێگەی تێبی نییە مثل لە پەروەردەی ئیسلامی بڵێن لە پۆلی 11 بەشی لە پۆلی 12 لە پۆلی 11 بەشی ئاینەکان مثلا ئاینی جوولەکەی تێدێ ئاینی یەزیدەیە کەوانە ئاین نین کە پێویست ناکات کۆمەڵگەی ئێمە موسڵمان ئاینی یەزیدی بخوێنیت ئاینی یەهودی بخوێنیت ئەسڵەن تۆ وەرە ئەو منهەزە دروست کە ئەو گەنجە ئەو کۆمەڵگەی پێویستی بەچیە ئەوە بخوێنی باشە جا ئەگەر نوێنەرانی ینی چاک باش دلێر بوێر مسلمان دەستپاک حەق بێش نەبوون لە پەرلەمان ئەم زۆرەیە سەنەدەر ئەچن ئەبێ ڕۆڵەکان ئێمەش بخوێنن بە ملکەسی بکەونە ژێر ئەو منهەزە ئەبێ لە بەریشیکەن و ئەبێ بشی زانن چونکە سوئای لێدێتەوە ئێستا پار لە ئەسئلەی وزاری لە پۆلی 12 لە ئاین زۆرترین پرسیار لە پەروەردەی ئیسلامی ئاینی یەزیدی هاتبووە کە پێویست ناکە یعنی لۆ کەمینێکی زۆر کەم بە هەبن ئەوانش ئاینی خۆیان بخوێنن بەڵام تۆ ناکرێت ئاینێکی کەمینە زۆر کەم بەسەر زۆرینێکدا فەرزکە ئەبێ بخوێن و لەبەری کاتن ئەوە لانی لە کۆمەڵگەی ئێمەشتەشی زیادە بەڵام وەکو پێم گوتیەوە بە منهەز ئەیکەن بە بەرنامە ئەیکەن و ئەگەر لۆشیان بکرێت لە غیابی مثلا ئیسلامیەکان ئەگەر غیاب دروست بێت لە پەرلەمانە لە ئەنجومەنی وەزیرانە دڵنیام لەوانێ سبەینێ منهەزی خراپتر دابنێ ستەکەم مامۆستا مەڕوان ئێستا لە نێو هەڵبەتی هەڵبژاردنین بە جۆرێک بانگەشەی هەڵبژاردن نەکرێت وەک ئەوە بیکە ئەوانەی کە 30 ساڵە لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارن و لە دوای 2003 یاخود بە دروستتر لە دوای 2005 لە بەغدا بەکردداری لە دەسەڵاتن وەگەوەی ئەوان لە دەسەڵات نەبوو بن جۆرێک لە بانگەشە دەکرێت جۆرێک لە سایکۆلۆژیای خەڵک دەوروژێندرێت جۆرێک قسە بێگوتن دەکرێت کە جێگەی سەرسوڕمان و پرسیارەکەی من ئەوەیە کۆمەڵ بە شێوێکی هێمنانەتر بە شێوێکی دروستتر ڕاستیانەتر بانگەشەی هەڵبژاردن دەکا ئایا نازانین بەو شێوەیە بانگەشە بکەین یاخود ئەوە لە ئاینی ئیسلامدا قەدەغێ لە لایمە هەر سنوورە کە نایبەزێنین و ناڕاستی لەگە خەڵک ناڵی ئەگەر دنیا لە فکرم چوو پرسیارەکە لەم دووبارەکەەوە پێم خۆشە دوو هەڵوەستەیەکی بکەم لەسەر و پرسیارانی ڕابردوو باشە دەربارەی یەکڕەنجی سۆران ئەم پێم خۆش وەکو مێژوو خەڵک بیزانێتن تەبەن سۆران لە ئێستا و لە ڕابردوشدا یەک ڕەنگ نەبووە قەتش یەک ڕەنگ نابێ یەکلاش نابێتەوە بۆ لایەنێکی پێوە نیشاندراوە ڕاست بەڵێ بەڵام لە سەرەتای ڕاپەڕین برادرانی پارتی کەمینەیەکی زۆر کەم بوون لە سۆران لەو دەبەرە کەمینەیەکی زۆر کەم بوون ئەتوانم بڵێم زۆرینەی پێکاتەی سۆران ئەو کاتەی لەگەڵ برادرانی یەکێتی بوون زوتنەوەی ئیسلامیش و جوودێکی باشی هەبوو لێرانە شەڕی ناوخۆ وای کرد کە بە پاڵپشتی هێزی دەرەوە و هێزی ئەو لاولا کە ئەوجا بە نیشتەجێکردنی خەڵکانێکی کە غەیری مەسەلەن خەڵکی باڵەکایەتی ئەوانە بوون لە سۆران وای لێ کردوکەوانیشان بدرێتەوە یەکلا بۆ تۆ بۆ لایەنێکی سیاسی ئەوە خاڵێکە خەڵک لە بەرچاوی بێتن
ئەوجا ئەگەر ئازادی هەڵبژاردن هەبێ ئازادی هەڵبژاردن هەبێ ئەلەو سۆرانە بۆ دەردەکەوێتن ئەوانەی کە لاف و گەزافی ئەوەی لێ دەدەن کە سۆران یەکلا بۆ تۆ یەک ڕەنگە وانە حتا لە سۆرانیش لە غەیری سۆرانیش ئێمە بە معلوماتەوە ئاگامان لێ لە بۆ کەرنەڤاڵەکانی خۆیان لە شوێنەکانی دیکە بە پاس خەڵک دێنن پارەیەکی زۆر زەبەلاحسەرف دەکەن بۆی کە ئەوجا هەمان ئەتوانم بڵێم سیاسەتی حکومەتی بەعس کاتێک کە مەسوولی منەظەمەیەکی داهاتیان سەرکردەیەکی حزبی بەعس داهات بە زۆری هەموو قوتابخانەکانیان تعتیل دەکردن و بە زۆری ڕاپێچیان دەکردنەوەی نێتن موچەی دەبڕینەوەی نێتن فەسڵی دەکەین ئێستا شەمان شتە لێرانە لە غەیری ئێرەش ئەمە بەستی منجا ینی بۆ نمونە مۆزەفێک مامۆستایەک بە ناچاری ئاڵایەکی دەدەنە دەست دەڵە کاکە بەخوا لە بەر قوتی ماڵ و منداڵ مەدەنە بەخوانە دەنجی پێدەم نە قەناعەتشم پێێتی ئەوە بزاندرێ باشە ئەوە یەک دوو من دەستخۆشی لە هەردوو مامۆستای خۆشەویستم دەکەم ئەو جەماعەتی بایکۆت لەو سۆرانە دەنگ بدەن تای تەرازووی ئەو جارێ دەردەکەوێتن کە ئەوانە کەمینن بەڵام بەداخەوە ئەوان وایان لە گوێی خەڵک چرپاندووە وایان قەناعەت بە خەڵک کردووە کە دەڵێن کاکە گیان ئەتۆ دەنگ بدە یان نەدە هەر وەکو یەکە وەکو یەک نییە کاکە مشکلەی نێ دەسەڵات تەسلیم ناکەیت و ئەزام تەسلیمی ناکەی بەڵام با دەرکەوێت کە تۆ ئینقیلابچی با دەرکەوێت کە تۆ قۆرخکاری با دەرکەوێت کە تۆ بە زەبری هێز و پارەت لە بەردەستدانە بێ خەڵک نەع لە بارانت دەکات ئەوجا ئەوەی کە جەنابی مامۆستا موسلیم خوا پاداشی داتەوە خاڵێکە پێم خۆشە هەموو خەڵکی کوردستان چاک هەڵوەستەی لەسەر بکەن بۆ کابرایەکی مەسیحی دروست بێ کە دینەکەی منحەریفە دەستکاری کراوە خوای گەورەی اعترافی پێ ناکاتن بۆی طبیعی بێتن لە دەرسی ئاین بچێتە دەرەوە مامۆستا ناتوانێت محاسبەی بکاتن و ئەسڵەن ئیمتیحانیش نییە لە دینی لە پەروەردەی ئیسلامی بۆ کابرای مەسیحی یعنی دەرچووە و 100% و هیناوە بەس بۆ کابرای مسلمان دەبێ واجبە لەسرت کە ئەسڵەن دین نییە مەزهەبێکی منحەریفی یەزیدی و غەیری یەزیدی ئەوانە دەبێ هەمووی لەبەرکەی و دەبێ بشنوویسی کە قەناعەتیش پێنێ کە هەندێک شت ئەگەر بە قەناعەت وەڵام دێوە لە دینەکەشت هەڵدەگەڕێەوە یعنی کاکەوانە نەک دنیایان تێک ناوین دیارە قیامەتەکەشمان لە دەستدەن ئەو پرسیارەی بەڕێز باشە بەبیرما زۆر باشە ئەو پرسیارە مامۆستا گیان بەڵێ ئەو مەسەلەی عەرەبیم بەفکردێنیتەوە بەڵێ ئەو مەسەلەی عەرەبیم بەفکردێنیتەوە دەڵێ ضربني وبكى سبقني واشتكى ونیا دەڵێ لێی دام و دەستی کردە گریانێ پێشی میژغاری داکرد حاکمیشکایەتیشی لێ کرد زاوەرە ئەوەی لەوەی دەرینە کاچی خۆم ئەوانە 30 ساڵە دەسەڵاتدارن لە وڵات دەستیان بەسەر هەموو خێر و بێری ئەو وڵاتە داگرتووە ئەوجا تەماشەکە باوەڕەتە بێ من لەو ئاخرێک کە نەوت تەسلیم کرا ئەمنەکۆ ئەصحاب الكهفم لێ هاتبوو چۆن ئەصحاب الكهف 300 ساڵ خەویان لێکە هاتنەوە دنیایەکی دیکە بوو گۆڕابوو بەیانی هەستام سەرۆکی حکومەت دەیگۆ ئای لەو دەستکەوتە گەورەی ئای لەو خێر و بێرەی ئەمە گەورەترین دەستکەوتە نەوتمان تەسلیم بەغدا کردووە سەرۆکی هەرێم بە هەمان شێوە وەزیرەکان بە هەمان شێوە پەڕە ئای خۆم تەماشەم کرد گوتم باشە وەڵڵی دەستان خۆش بێ ئەو نەوتەتان لەبەردەستی کۆمەڵ و یەکگرت و دەرهینا تەسلیمی بەغداتان کردەوە باشە نەوت خۆ لەگەڵ یەکگرت و کۆمەڵی نەبووە کاکە نەوت لە کنەنگۆ بوو باشە هەر ئەو پەرلەمانتارانەی ئێمە کۆمەڵی دادگەری لە بەغدا پەرلەمانتارەکانی دیکە هاواریان دەکردیان گو بابەجیان بکەنە خاتری خوا ئەو نەوتە تەسلیم کەن بۆی موچە خۆران بێتن موچەکە نادەن نەوتەکە ئەوان دەیان برد قۆرغیان دەکرد دابەشیان دەکرد دەیان دزی تەسلیمیان نەدەکرد و دەیانگۆ ئەو کەسەی کە باسی تەسلیمکردنی نەوت بکا بە بەغدا خائینە لەگەڵ ئەو وڵاتە خۆفرۆشە خاک فرۆشە باشە بۆ کە ئەتۆ کردت بووە پاڵەوان بووە نازانم چی بووە فریادڕەسی ئەو وڵاتەی ئەوجا چاوی چاوم ئێمە لە سایە حکومڕانی ئەو چەند ساڵی ئەوانە کردویانە لە بەغدا من ئەو قسانەی کە لێرە دەیکەم بە شاهیدی بەشێک لەو برایانم کە لێرە دانیشتین بەرپرسە باڵەکانی ئەو حیزبانەشم گوتووە
مە لە سایەی حکومڕانی سەقەتی ئێوە لە بەغدا قەزیەی کوردیتان بچوو کردوتەوە. بۆ چونکە ئەو قسەی دەکەم کە بەڕاستی من خاوەنی قسەی خۆم. میلەتی کورد میلەتێکی خوێندەوارە، میلەتێکی ڕۆشنبیرە، میلەتێکی جەریئە، بەڵام لە سایەی دمکە دمکی ئەو لایەنانە نەخوێندەوارێک و کەسێکیان دەبەن دەیکەنە سەرۆکی وڵات کە ئێستا شەرم دەکا بڵێەوە نوێنەرایەتی میلەتی کورد دەکات بە هەموو پێوەرێکیەوە. ئەوجا ئەوەندەی کە شەڕیان بووە لەسەرەوەی کە چێ بێتە جێگری سەرۆکی پەرلەمان، ئەوەندەی کە شەڕیان بۆ چێ بێتە جێگری بۆ نمونە وەزیری دەرەوە، چێ بێتە وەزیری نزانم چی، چێ بێتە جێگری سەرۆک وەزیران، لەسەر مادەی ١40 شەڕیان نەکردووە، نەک شەڕیان نەکردووە. نیوەی کوردستانیان تەسلیم کردەوە بە بەغدا. ئەگەر ئێستا ئێمە ئیسلامی ڕۆڵمان هەبایە لە تەسلیمکردنەوەی ئەو نیوەی کوردستانە بە بەغدا، قەسەم بەخوا بەردەبارانیان دەکردی. باشە، بەڵام تا قەیسەریان دێت. لە حاڵەتێکی بەو شێوەیەدا بۆ منە ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی دەنگدەرە، ڕۆژی هاوڵاتیە، بەچی شێوەیەک مامەڵە بکە ئەو بارە لارە ڕاست کاتەوە، یعنی خۆ بارودۆخەکە دیارە ئەوەی کە باسی دەکەی ڕوونە. وڵی ماوەسەر جانە من دەڵێم مەسەلەی هەڵبژاردن ینی هەموو ئەتوانم بڵێم ئەو حکامە پێنج ئەو ئەحکامە پێنج وەکو بڵێ پێنجپایی لەسەر ئەوە دەبێتن. چۆن لەسەر بابەتە فقیەکانی دیکە دەڵێ پێنج ئەحکامی لەسەر تەڕەتوب دەکاتن، واجب و سنەت و حەرام و مەکروه و جا ئیباحە و هەموو شتێکی. ئەو هەڵبژاردنە شوایە بۆ ئەو کەسانەی کە هەتا ئەو لەحزەی بڕیاریان داوە دەنگ بەو دەسەڵاتانە بدەنەوە، دەنگ بەو ئەحزابی ئەلمانی بدەنەوە و دیسانەکە لەگەڵ ئەو هەموو گەندەڵی و لەگەڵ ئەو هەموو شتێکە لە منوت و چات دەزانن حرامە دەنگ بدات، حرامە دەنگ بدات، خۆی گوناهبار دەکات. دیسانەکە ئەو خەڵکە مسەڵەت دەکاتەوە بۆ چونکە دێتن بە منوت و دەیفرۆشێتەوە، دەڵێ کاکە ئەو خەڵکە منی هەڵبژاردووە، دیارە ئەمنی دەوێم، دیارە بە سیاسەتی من ڕازیە. ئەوجا بەڕاستی ئەو کەسەی کە لە ماڵەوە دانیشتووە دەنگ نادا بە حجەی ئەوەی کەوانە خیانەتکارن، کەوانە مەسەلەن خیانەتیان لەو وڵاتە کردووە، بەڕاستی گوناهبار دەبێتن لەبەرەوەی بە دەنجیوی لەوانەیە گۆڕانکاریێکی گەورە دروست بێتن، بە دەنجیوی لەوانەیە ئەو لاف و گەزافی بەلای کەمی زۆرینەی لێ دەسەندرێتەوە. ئەوجا بۆ خەڵکێک کە دەزانێ بێتە مەیدان دەنگ بە خەڵکێکی داوێن پاک و دەست پاک و ئەوە بداتن، بەڕاستی ئەتوانم بڵێم دێتە بابی واجب کە بێتن مناسەرەی خەڵکی حەق بکات. جا ئەو جارەی ئەو شوبهەیە کە بڵاو دەکرێتەوە مامۆستا محەممەد وەڵا کاکە هەر لەو ئەوەندە دروستە کە بزانن حیزبە ئیسلامیەکان بچن لە پەرلەمانی تطبیقی شریعەتی خوا دەکەن، هەنجین دروستە بچی دەنجام پێ بدەیت، بەڵام کە تطبیقی شریعەتی خوا نەکرانە ئەتۆ لەکوێ دانیشتووی عەزیزەکەی خۆم؟ ئەتۆ لە ژێر سایە دەوڵەتێکی کوفر دانیشتووی، لە ئەوروپا لاقت لێ درێژ کردووە، هەمووی حکم بە کوفر دەکا، بەرنامەی ئیسلامی لا ڕەفزە، ئەتۆ بۆ ڕێ بە خۆت دەدەی لێوێندەرێ. ئەوجا یەکشت زۆر گرنگە مامۆستا گیان لە هەموو وڵاتە ئیسلامیەکانی خۆمان تطبیقی شریعەتی خوا ناکرێتن، بەڵام هەموو عولەمای معتەبەر لەسەرەوەی متتەفیقن دەڵێن پێویستە واجبە لەسەر موسڵمانان لە هەڵبژاردن بەشدار بن بۆ دووشتان، چکە مەناڵی شریعەت بۆ ئەو دووشتانەیە. یەکەم کەمکردنەوەی خراپەکان وەکو باسمان کرد لە پەرلەمان، لە وەزارەتەکان، لە شوێنەکانی دیکە. دوو، زیادکردنی چاکەکان. ئەوش بەچێ دەکرێت؟ بە خەڵکێکی پاک دەکرێت، بە خەڵکێکی باش دەکرێت. ئەو جا من یەک خاڵی دیکە کە پێم خۆشە ئیشارەی پێ بکەم مامۆستا محەممەد، وەڵڵاهی زۆر ئەگە و خەڵکە تا ئێستا تێنەگەیشت بێتن قەنەعەتمان قەت تێناگات. کاکە با تۆزی ئاسی سەقافەتی خۆمان بەرزکەین و مامۆستا محەممەد ئەو خەڵکەوە دانیشتوە لێرانە هەر کاکە لۆ چەپڵەکی لێ ناردەن گۆشت بۆ خۆمەش قسا ناکەین ونیە نامە بەسمێ چەپڵی لێدەن، یعنی تۆ خوای سەقافەتی و خەڵکە ئاوای لێبێ. ئێستا منەوە قەمسەڵەم دەبەدابێ ونیە قەمسەڵەی داکەنم قەمسەڵە داکەران چەپڵەی بۆچی؟ جویندان چەپڵەی بۆچییە کاک؟ وەڵڵە حەقی وایە بگریێ، قەسەم بەخوا حەقی وایە بگریێ. مایکی بشێنم کاکە وەڵڵاهی دەبی بڵێ وەڵڵاهی کاکەوە دیارەوە ئەوە شتێکی دیکە دەبی محاسبە بکرێت. نابەت دیتم مامۆستا، یعنی تو دەبێ بێی مامۆستا محەممەد، یعنی کاتێک کە تو ئاستی سیاسیەکانت ئەوەندە بێتە خوارەوە، ئەو بەو بڵێتن وشتر و ئەو بەو بڵێ نزانم چی و ئەو جوێن بەو بدا، یعنی چێ دوایش دەست
حملەیەکی باشمان کرد وەنیا کاکە حملەی باشی چیت کرد وەڵا حەیای ئەو میلەتەشت برد هەموو ساڵی خەبات و شۆڕش و قوربانیدانی ئەو خەڵکە تێناوەتە ژێر پرسیار لەبەر ئەو خەڵکە ئەوانە بناسێ و ڕجام وایە کە توێ سەر سندوقی دەنگدان زەمیری خۆت مرتاحکە کورە بەلای کەمی دەنگ بدە خەڵکێکی داوێن پاک دەم پاک با بە وەڵامە هەر پێم ناکرێ قسەکان دووبارە کەمەوە نەک بیان کەم لەبەرەوە هیوادارم ئەو خەڵکە زەمیری خۆی مرتاحکە. دکتۆر ژیان دەبینین ڕۆژانە لەو دەڤەرە و لە شوێنەکانی دیکەش خەریکی ئەوەن کە پرۆژە زۆر دەکرێتەوە هەر بە فعلی و کردداری شتەکە بەو شێوازەیە و بەشی دووەمی پرسیارەکەم ئەو دەڤەرە چ پرۆژەیەکی تێدا نەکراوەت و کە دەبێت دوای ئەوەندە ساڵە داوا بکەین کە پرۆژە بکرێتەوە کە ئەسڵەن ئەوە کاری سەرەکی دەسەڵاتی جێبەجێکردنەوەی کە خزمەت بکات کە ئیش بکات. بەڕاستی وەکو جەنابی مامۆستا مەڕوان باسی ئەوەی کرد کە هەندێک تەسەڕوفاتان دەکەن ئەو تەسەڕوفاتانەی ئەو سەرکردانە وا پیشان دەدەفەکان نەما ئەو میلەتیان زۆر پێ ینی دوور لە ڕووی هەملە خەفیفە عینی دەگەڕمە سەر کەلیمە قورئانێ فاستەخەفە قەومەه فەئەطاعوه بەسووک تەماشای خەڵکی دەکەن خەڵکیان پێ اعتیادی خەڵکیش بێ یعنی عاقڵ سووکە خەڵکیش بە جوان دەکا ئینەهم کانوا قەومەن فاسقین خوای گەورە فەرمێ هەر کەسێک لە بەرامبەر کەسێکی خۆی پێ گچکۆکە بی و ئەوی پێ گەورە بی و ئەوانە قومێکی بەجێی بکە ئەوە قومێکی فاسقن دەبێت قومی مە لە فیسق دەرچێ بەڵام ئەوە چێن ئەوانە ئەو ڕەش و ڕوتەن کە چاوەڕێی سەرمانگەن لە بۆ معاشنە چاوەڕێی بە فێریان کردوون وا ڕان هێناون وا پەروەردان کرد لە خلالی 33 ساڵە کە هەر ئێمە هەموو شتێکین هەر قسەی ئێمە تەواوە هەر هەموو شتێکی ئێمە دروستە ئەو جە کاتێک حکوومەت حکوومەتی پێک دینی مەسەلەن وەزارەتی ئاوادانکردنەوە و ڕێگاوبان کاتێک لە مەسەلەن ئەو ڕۆکە ڕێگایەک افتتاح کرا لە حاجی ومەران بڵێ 2 کیلۆمەتر و نیوە 14 ساڵە پێوەنا 14 ساڵە بەردی بناغیل و دەندا پاش 14 ساڵان 2 کیلۆ نیو کرا لە چۆمانی لە بۆ حاجی ومەران بۆیان هەموو تەرکرد بەس 2 کیلۆمەتر و نیوە کرد ئەو ڕۆچەپریا لۆ لێدرا لە بەرەوەی افتتاح کرا والله ئەمن بە ئەمە ئیسلام بە ئێمەی گوتووە جەنابی مامۆستا عەلی باپیریش بە ئێمەی گوتووە وەکو تاکیدکردنەوە فەرمی بەشتی باش بڵێن باش والله شتی باش باشە جادەی جوان و باش باشە بەڵام کاچ خۆم ئەوە حکوومەت کردێتی ئەوە حیزب نەیکردو ئەگەر بڵێ ئەمە وەکو حیزب حکوومەتین ئەسڵەن لەوانەیە وەزارەتی ئاودانکردنەوە هەر وەزیری وان نەبی ئی بزنەوەی گۆڕامی لەوانەیە دەبوایە وەزارەت دەبا بزنەوەی گۆڕا برێ وەڵامنەوە ڕۆی شەکم کردی لەبەرەوەی ئەو وەزارەتەم عاید بووە نەک یەکێک بهێ خۆی بکاتە ئیشی خۆی ئیشی هەر هەمووان بکاتە ئیشی خۆی ئەو یەک بڵێ باشترین پرۆژە لەو مەملەکەتەی کە بەردی بناغی لۆ دانراوە لە ساڵی 1970ەوە کە سەدی بێخمەیە 6 کیلۆمەتر لە هەولێرێ دوورە باشترین سەدە لە شەرق الأوسط یەکەم سەدە لە هەموو عێراقێ حکوومەتی عێراقێ لە 170 کردیە ئەو سەدە چەند مشکلەیەک لە حەل دەکا مشکلەی کارەبات بۆ حەلەکە مشکلەی تحکم بە فەیضاناتەکە ناغڵی لافاوشتیوانێ دروست ببی مشکلەی ئاوت بۆ حەلەکە کاکە 10 ساڵیت کە ئەو نامینی خەڵک بخواتەوە کوا ئاو لێرە قورئان نافەرمێ قل ئەرایتم إن أصبح ماؤكم غورا مەگەر ئەو ئاوا بستە بنزەوی فمن يأتيكم بماء معين لە هەولێرێ لە 70 مەتری ئاو بەدەر دەکرد ئێستا لە 700 مەتری سویتە خواردن ئێستا ئەو بیرێ لە کن ماڵی منە 700 مەتر بۆ ئێستا سویتە خواردن ئەو نەما دەبێ هێشتا لێدن بستە خواردن پاش 700 مەتر تو بە تەمای چی کوا ئاو زەی گەورەترین زێ لە عێراقێ گەورەترین لقە کە بڕژێتە ناو ئەوانی کە دەڕژێن ناو فورات و دیجلەی ئەوە ساڵەهای ساڵە بەلاش دەڕوا حکوومەتی عێراقی هاتیە بە پارەی خۆی بە جیرفانی خۆی جارێکی دروستی لە 70 دەستی پێ لە شەڕی عێراق و ئیران ڕاوەستا لە دوای شەڕی عێراق دەستی پێ کردو لە ئینتیفاضەی ڕاوەستا ئەو دوو ئەفەندیانەتون بە تەوقیعێکی فرۆشتیان هەمویان لە حکوومەتی ئیرانی و هەموو شتیان فرۆشت و دزیان و خواردیان لە عەلەنەن جەهرەن نەهارەن خواردن لە پێشتاوی ئەو خەڵکەی یەکەم ئیشان خواردنی سەدی بێخمە بوو يعني كسك بداية ومن كان في هذه أعمى فهو في الآخرة أعمى وأضل سبيلا أو اللي استي كوربي لقامته هاري كوري ورجاش اللي تقدس أو بداية كي بتزيد سبيكر بدبيني هاتك بتسكو تايبي بيش بيني لبرتي تواو ناكري يعني كم زاركوتيان والله صدام حسين بتمايا أو صدي دروس بكا سورة وبعدين لك زداب كاتوا تحكم لسر أو عندك مناطقان بكا لو أنا عندك منطقة بارزان أو أنا وبر بكون طبعا يكم زيد أو صدق كمان باز دكم دا کۆچی کارش دەبم بە ئیزنی خوای گەورە لە پەرلەمانی عێراق لە دروستکردنی ئەو سەدەی یەکەم شوێن کە بەبەری بکەوی شوێنی لە دایکبوونی خۆمە
گوندی خۆم یەکەم شوێنەکە کە خۆشترین ئیمامی شیرازیە فەرمێ لەو دنیای کەس بە ئیشی خۆ ڕازی نییە هەموو کەس بە مەوتەنی خۆ ڕازیە ئەمن مەوتەنی خۆم لەکن خۆشەویستترین شوێنە پاش مەکە و مەدینە و بەیت المەقدسی بەڵام ئەو گوندی خۆم یەکەم جێ بەبەر دەکەی بەڵام مەسلحەتی عام کاتێک مەسلحەتی ئیسلام و مەسلحەتی مسلمانان و مەسلحەتی خەڵک ئینسان ڕەچاوی کرد دەبێت تەسلیمی واقعەکەی بی ئەو بێخمەیە یعنی خەزینەیە کە خوا رب العالمین لەو منطقەی لە بۆ ئێمەی دانایە بە من دەڵێن ئاخر وەڵام بەستی دیکە دروست دەکرێت ئەو بەستانە هیچیان نەک جێگەی بێخمە ناگرنەوە ئەسڵەن بە چارەژی بێخمەش هیچ مشکلێکیان پێ حەل نابی ئەسڵەن ئێستا ئەو بەستانەی دروستیان کردوون ئاو نەما بێتە ناوی ئێستاەوەی سماقلی ئەوەی لە هەولێر تێدەپەڕی لە بینی هەولێر و سماقلی گۆمەسپان ئەو نییە لەوە تێ دروستیان کردە خوا ڕەحمی بارانش ناتێ خوا ڕەحم کە باران بێوزارێ یعنی بارانش نەما ئێستا ئەو زەی بادینان ئەمە پێ دەڵێن زەی بادینان لە بادینە پێ دەڵێن زەی سۆران زابلع لە زەی گەورە چەند ساڵە و ئاوە مبارەکە بە بەلاش دەڕوە ئەو ئاوە سازگار و خۆشە ئاوێکی شیرنە نەخوێنەی شتەکە ئەجا بێجگە لەوەش زۆر مەشاکلی دیکە لەو منطقانە هەیە ئەو خەڵک دەیبینی بە چای خۆی بەڵام کەس دەنجێ ناکە دەنگ نەکردنی ئەو خەڵکەش لەبەر چەند شتەکانە یەک خەڵک نایە وەزعکە بشکڵەشێ و هەروەها خەڵک نایەوێ ئەو منطقەیە دووبەرەکی تێدا تۆخ ببێتەوە خەڵک حەزی لە پێکەوەژیانە خەڵک حەزی لە برایەتیە خەڵکی ئەو مەملەکەت خەڵکێکی میوان دۆستە خەڵکێکی موسڵمانە خەڵکێکی خواناسە خەڵکێک حەزی لە شەڕ خەیاڵ نییە دروستکرێ و هەم نییە دروستکرێ کە ئەگەر ئەمە دەسەڵات دار نەبم لەو لای فلان دەسەڵات دار نەبی ئەوە خەڵک تووشی گرفت دەبی هەرێمی کوردستان لە دەست دەدەی سیادەمان لە دەست دەڕوە ئەوە هەم نییە دروستکرایە وەڵای پێشیوان زۆر باشتر بوو حتمما ئەوانش بچن بە 5 ڕۆژان زۆر باش وەکو 100 ساڵی حکمی ئەوان لێ دێتێ لەبەرەوەی ئەوانە وردە وردە ئیشیان کردێ لەسەر دروستکردنی تەبقات تەبقەی بڵند و تەبقەی نەوی بڕۆ لە نەخۆشخانەیەکی لە تەعیناتێکی گسکۆکە ڕادەست پێ بکە یەک نمونەت لە بۆ دینەوە لەوانەیە کاک یوسف لێرانێ بی دەستگایەکمان هەیە پێ دەرێن دەستگای مین دەستگای مین هەر هەمووی عقدن هەر هەمووی گرێ بەستن یەک کەسی تێدانێت تەعین ببی ئەوانە ئیش دەکەن ئەوانە لە ناو مینی ئیش دەکەن ئەوانەی لە بن سێبەرێژ دانیشتن لە تەبقەی سەرەوە هەموو ئەوە لە بەسێبەرەوە هەموو تەعینن معاشیان لۆ دێت ئەوجا جاری وایە 2 مانگ 3 مانگ 10 مانگ ڕای دەگرن لە هەمووش ناخۆشتر ناوێکی دینم لەو سۆرانەی بەناوی کاک بەختیار مینێکی بەدەستدا تەقیەوە پارچە بوو مرد تەماشای نەمەعاشیان دە ماڵ و منداڵەکەی نەلۆشان بە خزمەت حساب کرد و ئەوانش لەوێنە هەمویان پێیان گوتێ یەک ڕۆژتان بە خزمەت حساب ناکرێ نەکەوە ئێستا بڕۆ کەتی تەندروستی لێرەوە معاون طبی لێنە چەند پەرستار و شتوای لێ هەمووی تەوقیعیان پێ کردون ئیمزایان پێ کردوون ئەگە 100 ساڵیش لەو نەخۆشخانەی دەوام بکەی نابێ یەک ڕۆژ لە بۆ حساب بکرێ یعنی ئەو خەڵک بە خەفیفدانان و ئەو خەڵک پێگچ کۆکە بوونە ئەو دەبی بچی دەستیشان ماسکی هەتا بەس ناوت بنووسن لەسەر ناو نووسنیش دەبی سەد واستەش بکەیت لەسەر زمانی وان ئەو حکوومەتی عێراق کە دامەزراندنی نییە جا ئەوە تەسەڕفاتی ئەوانەوەیان کرد ئەدی لۆ دانانی سەفارەتەکان ئەوە ئێستا حکومەت تەواو بوو 16 سەفارەتیان بەبەرکرد لەو ڕۆژانە فەوری تەوزیعیان کرد لەسەر خۆیان و خەڵکی خواسی خۆیان دانا و ناردانە ئەو وڵاتانە لە سلکی عسکەری یەک ڕۆژانەوە سایە برادێک ناسم لە شوێنێک گوتی هەموو شوێنێکە دێتە بەردەستی من گوتی یەک ڕۆژیش مامەسە تەعینات ڕانەوەستا بەردەوام خەڵکی تەعین دەکەن بەس بە تەلەفۆنێکی باشە ماوەسە موسلیم ئەگەر بێت و نوێنەرایەتێکی ڕاستەقینە هەبێ بێگومان ڕنگدانەوەی دەبێت لەسەر زۆر کرد لە نێو خەڵک بە تایبەتی باسی کردی پەروەردە بکەن کە بە کردداری لەناو ئەو کردەی چۆن بکرێ خەڵک دەنگ بە نوێنەرانێک بدات کە نوێنەرانی ڕاستەقینەی خۆی بن دوجار لە کەرتی پەروەردە لە تەندروستی ئەوانە ڕنگ بداتەوە کە زۆرە پرۆژە یاسایەک بچێتە پەرلەمان و ببێتە یاسا کە دوجار ئەو شیرازەی جوانی کۆمەلگە تێک نەچێت والله بێ خەڵک ینی کاتیەوە هاتووە خەڵک لەو غەفەتە بەخەبەر بێت ئەو خەڵک لە خەمی خۆی دابیت هەر سێکتەرێک ئەبینی لە هەر وڵاتێک بەژێر فلتەری ئەو تێپەڕیت پەروەرە تێپەڕیتن بینی دکتۆرە مهندیسە سەرۆکە کە مەحامیەکە مدیر عامێکە لە مدیر ناحیە قایمێکە محافیزێکە هەمی ڕۆژێک لە ڕۆژان لە بەردەستی مامەساپێک گەیشتە و ڕۆیشتە ئەگەر ئەو سلچی پەروەردە دیسان دێمە ئەگەر هات وەکو خۆی ڕۆیشت کەسانی باش پەروەردە ئەکاتن ئەو کەسە باشە کە پەروەردەکە چۆ کۆمەلگا لە ناو کۆمەلگا لە هەر شوێنێکدانی خەڵکانێک پەروەردە ئەکاتن بە ئەمانەتەوە سەیری ئەو دام و دەستگای ئەکاتن خەڵک دەرفەتێکە ئێستا لە بەردەمیاندایە ئەگەر ئەیانەوێت ینی مناڵەکانیان
ئەندامانی خێزانیان نەفەوتێت سەقەت نەکرێت با لە ئێستاوە بڕیار بدەن کەسانێکی دڵسۆز کەسانێکی باش بنێرنە ئەو شوێنانێکە بڕیاریان بەدەستە کاتێەوە هاتووی عنی خەڵک ئەزانێت کام کاندید باشە کام کاندید خراپە کام کانێکی پەروەردەیە کام کانێکی پەروەردەیی نییە خەڵک ئەبێت ئەو بە جوانی لێکیان زیاب کاتەوە ئەو کەسانە بنێرنە ئەو شوێنانە کە بڕیا دەرئەکەن بۆ چارەنووسی ئەو میلەتە بە تایبەت لە کەرتی پەروەردە تو سەیریکە هەموو ئەوانی کە وەزیری پەروەردە بوون نەمبینەوە یەکەش وەزیری پەروەردە مامۆستا ببێت مامۆستا نەبووە کەسانێک دەئانێت کە لە پەروەردە شارەزانیە ڕاوێژکار لە خۆی دەئانێت بە ڕاوێژکار ئیشی بەڕایکردن ئەگەر مامۆستایەک بۆ نمونە لە گوندەکان لە دێهاتەکان مامۆستا ببێت معاناتی مامۆستای بینی بیت کاتێک کە داواکاری مامۆستایەک ئەسە پێشی ئەزانێک و شەکل و جێبەجێکاتن بەڵام جەنابی وەزیر ڕۆژێ مامۆستا نەکردیە نازانی سەرما و گەرمەی ئەو گوندانە چییە ئەو نازانێت کێشەی پەروەردەیی چییە کە نەیزانی هیدی کەشتەی دێتە بەردەمی کێشەی مامۆستایەک زۆر بە ئەسەی تەماشاکات لەوان ینی احتیباری شوێنەکاتن لێیە ئەو کەسانە بە ئامانزدا ئەنێن قسەیەکی ئەڵێ خطأ الطبيب تحت الأرض دكتور كلا شيء كركسي شيء كشتو شارديان وخلاص ما فرق خطأ المهندس تقع على الأرض مهندس بناء كدوس كده بناء دا أرمت بناء كوروخايا والله خطأ المعلم يبقى على الأرض في الدوام أول شيء فعلا بأمانز قلتي إستا كاني كساني كان لا أو كسيكتيري برودية ذا قطاب خانه وغيري قطاب خانش فعلا كسانك دان راون بأمان جيراون هلا بري بركي را بقرا حتى وكسي كبرودية كاتن كسانك والله لا آسي بيويسنين بو أركي هالنصاون كأرشي بروردا قرسترين أركي لسرشاني مروف كدان درابيت شكل شيء بيغمبران سلامي إخوان سر بيدقوا خكان سبوا بروردا كردني وخلقي بوا لروي عقيدة لروي كلتور دابو نريد لروي عبادات لروي هسوكوت لروي أخلاق زوترين شيء خلق أو بوا استهمان أو شيء بلكو بزياتروا يعني زور آلوستر إسال أرادنا كروجانا يعني خلق بروريان أبيتو توشان أبيتوا بو يبي خلق أجر خمخوري خوتي خمخوري كسكاري خوتي كسانك هل بجيرن فعلا كسي پروردين بو منهزك دابنت منهزك پروردي كخلق لسري بنياد بنريد سپاس دەکەم بەڕێزان و خۆشەویستان بەشی یەکەمی بەرنامەکەم بەرەو بەغداد تەواو دەکەم دوای وچانێکی کورد دەگەڕێمەوە خزمەتتان دواتر ئەو بەڕێزانەی کە لەگەڵ من هەندێکیان وەردەگرم چ بە پێشنیار چ بە پاڵپشتیکردن لە لیستی 285 کۆمەڵی دادگەری. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان بەشی دووەمی بەرنامەکەم بەرەو بەغداد تەواو دەکەم و وەک بەڵێنم دابوو بەشێک لەو بەڕێزانەی کە ئەندام و لایەنگر و دڵسۆزن لەم سنوورە دڵسۆزی کۆمەڵی دادگەرین وەردەگرم لە مامۆستا سیامە دەست پێ دەکەم. فەرموو مامۆستا. بەناوی خوا گەورە میهرەبان بە خێرهاتنی کەناڵی ئاسمان پیام بکەین و بە خێرهاتنی ئەو مامۆستا بەڕێزانە و ئەو خوشکبرانەشەکەین. وەڵا سێ پرسیارم هەن. پرسیار یەکەم تێکەڵچێشەکەم دۆخی بازاری زۆر تێکسوە مامۆستا کار و کەسابەت نەمایە دەسەڵاتیش پارەی زۆر زەبەلاح لەو ڕکلامی هەڵبژارنەی بەکاردێنی لە کاتەشیدا ئەڵێ پارەنی لەو موچەی ئەوە وەڵامی جەنابەت چییە لۆ پرسیارێ لۆ مامۆستا مەڕوانی باشە مامۆستا لۆ جەنابی مامۆستا مەرەحمەت سۆفیش وەڵا پێم خۆشە بزانم شارەزای زمانی عەرەبی تا چەندە پاشان بوونی زانای ئاینی زارورەتی بوونی زانای ئاینی لە پەرلەمانی و جەنابیشت تاکە زانای ئاینی لە سنووری پارێزگای هەولێر کە کاندیدی لۆ پەرلەمانی عێراق. پرسیارە چیکالۆ مامۆستا موسلیم هەندێک لە بانخوازی مەحەلی و برێن غەیرە مەحەلیش خەڵکی سار دەکەنەوە يعني زاروا أهلي مزجوتا أهلي نواجو جمعة جماعتها خلشي يان هانا دالو حزب علماني يان أوتا لو بايكوتي لكات تجداك كوملا كانديدي زور مسلماني دان باشي دسباكي لا ميدانكي زور سباس مامۆستا مەلە مەڕوان قوربان جوابی دەوە. بسم الله الرحمن الرحيم والله دەست خۆش مامۆستا سیامن
نەک هەر ئەو کاسبکارانی لە ناو بازار دەبیندرێن لە سایەی حکومڕانی ئەم دوو دەسەڵاتە لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم سەرجەم کایەکانی تیجارەت و بە بازارکردن و معاملەکردن هەمووی ڕاوەستاوە. دەچێ مەعرەزان ئیشیان نییە، دەچێ بازار ئیشی نییە، دەچێ لای وردەفرۆشی ئیشی نییە، دەچێ لای نووسنگەی عقارات ئیشی نییە، هەموو ئیشەکانیان ڕاگرتوون. ئەوەی یەک. دوو، ئەوەی کە زۆر جێ ترسناکە لە وڵاتی ئێمەوە هیچ پارێکی زەبەلاغیان لە بەردەستە، چونکە ینی ناکرێت حزب لە حکومت دەوڵەمەندتر بێتن، ناکرێت حزب لە حکومت دەوڵەمەندتر بێ. لە حملەی هەڵبژاردن لە ساڵی پار لە هەڵبژاردننی کوردستان، ینی شەریحەکان مامەستایانی ئاینی و غەیری مامەستایانی ئاینی 3 ملیۆن و 4 ملیۆن و 5 ملیۆن و ینی بە فەردە پارەیان دابش دەکرد. ئەو پارەتان لەکوێ بوو؟ بۆ چکە ئێمە لە خولی ئێمە لە پەرلەمان بودجەی ئەحزاب دانرا، بودجەی ئەحزابیش نەما نەدراوە. ئەو پارەت لە چێ بۆ باوە تەوزیعی دەکەیت؟ پارەی حکومەتە سەرۆت و سامانی حکومەتە دەستی بەسەر داگرتووە. لەوەش ترسناکتر چییە؟ ئەوانەی کە خوا پێداویشن دەوڵەمەندیشن لە وڵاتەی ئێمە سەرانیان لێ دەسەندرێتن. نامەیەکیان بۆ دێ فڵان کەس ئەوەندە دەفتەرە دینی تەسلیم دەکەی، تەسلیمیش نەکەی ژیانت دەکەوێتە خەتەرناک. ئەوجا ئەوەندە لۆری پسکویت، ئەوەندە لۆری ئەرزاق دینی بۆ فڵانکە بارەگا دەبێت، بۆ فڵانکە لیستە دەبێت، بۆ فڵانکە ڕێکخراوە دەبێت. ئەو ڕێکخراوەش ڕیکلامی خۆی لەسەر دەدا و بە ناوی خۆی دابەشی دەکاتن. هیچیان نێشتوە بۆ وڵاتە، کار و کەسابەتیان نێشتووە. جابینە مەسەلەن بۆ نمونە لە هەموو مەرزەکان سندوقیان داناوە، گومرگەکەی دەدەیت، گومرگەکان چەند قات کردوتەوە، سەرەڕای گومرگەکەش کە داخل دەبی وەصلێکت بۆ دەکا، هەروە بۆ وەصلیش ناچی 25,000 لێ وەردەگری دازە. ئەوە هیچیە کەس نازانی هیچەیە، هی فڵانکە منداڵەیە، هی فڵانکە کوڕی فڵانکە بەرپرسەیە. وەڵحاصل ئەو وڵاتیان وا لێ کردووە بەتەمانین زۆر تەیدا بمێننەوە، لەبەر هەندێش پەلەیانە هەرچی سەرۆت و سامان و داهاتە کۆیکەنەوە، بەڵام لێشی ناخۆن قەناعەت. مامۆستای سوورچی مامۆستا سیامە دەبزانم سەرپەرشتیارەوە نیە، سەرپەرشایی پەروەردەیە، ڕاهێنەری پەروەردەی. دەست خۆش بوو پرسیارەکەت ئەلحەمدولیلا مشکلەم نییە لە زمانی عەرەبی، نە لە قەواعیدەکەی نە لە جلفێکی مشکلەم نییە. سەبارەت پرسیاری دومی بەشێک لەوانەی کە لە خولی پێشتریشە بوون، لە خولەکانی دیکەش ڕەنگە گرفتی سمانیان هەبی. پرسیارەکەی مامۆستای ڕەنگە لە جێی خۆی بی لەوەی خەڵک دڵنیابی لەوەی کە توانای مامۆستای چەندە. دکتۆر موسەنا گوتی ئەوانەی کە لە سلکی مەلایەتی بوون مشکلی عەرەبیان نەبوو، گوتی بەڵام ئەوانی دیکە هەر هەمویان ئەتوانم بڵێم یەک دووەیان زمانی عەرەبیان بەڕاستی قسەیان کرد، کە گوتی بەس ئەو یەک دووە کە مامۆستا بوون، مامۆستای ئاینی بوون، ئەوەی دیکە هەم بەغەڵەتی بەڵەتی قسەیان کرد. هەتا مامۆستاش کە هەولێر ئەندام پەرلەمان بوو لە بەغداد گوتی کاکەن گو ئاەتان بەغەڵەتی دەخوێنەوە، ئاەتی قورئانیان بەغەڵەتی دەخوێندەوە. هەرچی مامۆستای ئاینیە ئەگەر حوزرەی خوێند دەبێ بەتایبەتی ئەگەر لە خوێندنمان هەموو عەرەبی بووە، لە کولیە شەریعە و لە ماجستێر و لە دکتۆرا و مشکلی عەرەبیمان نیە الحەمدولیلا. پرسیاری دووەمینی باسی ئاینی ئیسلامی کرد، ڕۆڵی ئەو مامۆستایانە کە لەوێ لە پەرلەمان چبی. ئەمێن پرسیاری هەندێک مامۆستانم کرد، یەک لەوانە شێخ ئیبراهیم نەعمان، دکتۆر ئیبراهیم نەعمان لە مووسڵە، یەک لە عولەماکانی مووسڵەیە، گوتی کاتی خۆی ئەمن کە چوومە پەرلەمانی بەغدایە بە منیان گوت مامۆستا مەچوو لەبەرێت و مامۆستای ئاینی طبعا وەچی من مزگەوت و شتی لێ نەستاندرابەوە. هەتا مامۆستایەک لەماوانە لە هەولێرەی هەندە قورئانی لە پێشە خۆدانینە پێش ئەو ئینتیخابی دڵێ لەو خاتری ئەو قورئانەی دەنگ نەدەرە مامۆستایانی ئاینی نازانمەتە عاقڵ بن و نازم شتیوە. ئەم چوون بۆ لای هەر لێرەش بە هەموو خەڵک بزانانی چوون بۆی لای گوتم مامۆستا من مزگەوتم نەما، ئیمامەتیم نەما، خوتبەم نەما، فەقێم نەما، هیچم نەما، چ بکەم؟ دانیشم تەسلیمم سەڵاتان لێدەم هەتا دەمرم لۆی ئەوانش بە کەیف خۆگەمەی بە شعوری خەڵکی بکەن. ئەم تەسلیم نابم. قلت أنا ما مست والله أتو مستحقي وزي خويتي أتو بتسي وقتم الله حق أو قصاني تويستو شاهد أنا شنير بي كما فيديو لقى فيديو كشكل كم لو أوي تناقضك درس بلقصة كانت يعني معقول نيا جماعة مستي عيني لا يقني وشي لا يقني وشو نيا. شيخ إبراهيم نعمة فرموي إما تسوين مجموعك اشتباش كده يكلو أنا زور ما مستي عيني ناردن لبو ماجستير ودكتوراه لبو دولتانا لبرلمان عراقي
ئەوە کە لە بەرنامەی مەشداهی ئینشاءالله تعالی دووهەمین مامۆستا ئەو گرێبەستانەی لە ئەو قافی ئێستا ئەو گەنجانەی تازە پێڕا دەگەن هەمووی گەنجی بەهیمەتن هەمووی فەقیهاتیان خوێندە کولی شەریعیان خلاص کردیا وەریە ناگرن لە ئەوقافی دەوڵەمەندترین وەزارەت بە تەحەداوە دەوڵەمەندترین وەزارەت لە کوردستانی وەزارەتی ئەوقافە بە سەدان ئەتوڕوپا خانتان نەدیت کاتێک چووگوتی باشە 420 بینایی گەورەی هەیە باڵەقانەی گەورە هەمووی بەکرێ دراون بەکرێکی گچکۆ کەمۆکە گوتی باشە وەزیرە ئاگەی لەو وەزعی نییە ئەو چۆن تەسەڕف دەکرێت من لە مەسئولی میلاکاتی یەکێکی ئەوقافەکانی زۆر شوێنانم پرسیام تێن مامۆستا میلاکاتی ئەوقافی زۆر بێسەروبەرە عەردی ئەو کەورینەی ئێستا دەیبینن هەر لە کەورینی بگرە هەتا دەگاتە لای بەرگوانی ئەو منتەقەیە لە سۆران ئەوە نموزەجێکی کچکۆکەیە هەمووی عەردی مزگەوتێ بوو هەمووی خانی لەسەر دروست کرا لەبێ کەسیان نابێ ئەوقاف خۆی لێ بکاتە صاحب معقولە کابرایەک مردیە گوتیتی ئەو زەویە وەقف بی لەو مزگەوتێ سبەینی کابرا کافتریا لەسەر دروستکە یەک لە شارەکان تەحەداکەم ئێستا کافتریا لەسەر دروست کرا نەرگلەی لێخۆن و ئافرەت خزمەتی خەڵکێکن و هەر دەستی بەسەداچیدا من لە لای مدیری ئەوقافێکی بووم لەو ماوانە دەیگوت یەکێکی محامی بوو دەیگوت بەس ئەو ئەردەم لە وەرگرە لە ئەوقافی شکر و تەقدیرت دەدەمێ حەدیەت دەدەمێ کورە ئەردی ئەوقافت کوپێ وەرناگیرێت تۆ حکومەتی یعنی مڵکەکانی ئەوقافی ڕۆژانە بە هەدەر دەڕۆن خەڵک خانی لەسەر دروست دەکا یعنی ئەو ئەردانە ئەگەر بە هیچ گوندێک نییە لەناو کوردان پێم وانێ گوندەکەبی زەوی مزگەوتی نەبی ئەو زەویانە بە ئیجار بدەوە ئەو فەقیانە با تەعین بن و ئەوانەی دەبنە مامۆستای ئاینی با تەعین بن و لەسەر حسابی وەزارەتی ئەوقاف پارێکی حەلالیش وەرگرن لۆ پارەی حەرامی گومرگ و ممرجی دەیە مامۆستای ئاینی پێشنوێژی پێ بکە والحاصل ئەوە لایەک مامۆستانی ئاینیان ئەوەندە بێناس کردوون ئەمن بینیم وەزیری ڕۆشنبیری یەک لە حکومەتەکانی ڕابردوو چوو بۆ سەر حدودی پێشوازی لە تەرمی گۆرانی بێژەکی کرد جەنازەی لەسەر شانی خۆدا نابوو والله یەک لە مەلا هەر گەورەکانی ئەو هەولێری وفاتی کرد بوو هەمووی 5 کەس 6 کەسی لە دەورە بوون نامەم لە بۆ سەرۆکیەکێتی زانان و لە بۆ وەزیری ئەوقاف ناردووە گوتم ئەوە گەورەترین مامۆستا وفاتی کردووە والله بۆ ساوی ئێستاش نامەکەم ماوە هەر جوابیشان نەداوە کورە بابا مامۆستای ئاینی زۆر بێنازە لە وڵاتی هەر ئەوەی حساب بۆ نەکرد یعنی هەر لەناو خودی وەزارەتی خۆمەنزاری و ئیستیفزاز دەکرێت لە ئیستعلاماتی دەچی پێدەڵۆسی دەچی چ دەکەی چی شتێ دەچی لای چێ کاکە تۆ من وەزارەتی خۆمە کەواتە ئەو شتانە دەبێ وردە ئیشی لەسەر بکرێ خێرخوازی زۆر گەورە دێنە وەزارەتەوە خێرخواز ئەمە لێ دانیشتە بووم یەکێک گوتی 17 کەس هاتووە هەمووی لە 35 دەفتەری کەمتریان نییە هاتوون دەڵێن بەس شوێنێکم پێ بدەن ڕێگان پێ بدەن مزگەوتی دروستکەین دەیگۆ شوێنێکمان داوەتێکی دوو عائیلە لەسەر بەشەڕاتنی ئەو دەرێ من مزگەوتی لەسەر دەکەم ئەویش کەس دەرێ مزگەوتی لەسەر دروست دەکەم بەس مزگەوتی حاجی مرادی 125 دەفتەری تێچووە بە جوانترین شێوە دروست کرا یعنی کە لەسەر زادش خەڵک مشتاقە ئەو پارە زۆرەی بە $1,000,000 بدە لە بۆ مزگەوتێک کاکەڕیان پێ نادەن عەرقەڵیان لە دروست دەکەن مەشاکیلیان لە دروست دەکەن ئەنجا گەورەترین مزگەوتە جوانەکانی هەولێرێ مەلایەکی دینن دەیکوژی نتاقەتی تدریسی هەیە نتاقەتی خوتبەی هەیە نتاقەتی قسەکردنی هەیە نتاقەتی مطالعی هەیە نتاقەتی ئەوەی دەست بە سەخانی مزگەوتش دادەگری ئەو مامۆستانش هەموو بێ مزگەوت ماونەتەوە جارێ ئەوەی بۆنی ئیسلامی لێبێ ئیمتیحانێکیان داناوە وەرە کاکە تبەتەمای ببێ خۆ بەخش ئەگەر بۆنی ئیسلامی لێبێ هەندێک پرسیاری و هەم عەقەدی لێکە ئەگەر هات و سیبەوەی هیبینی نازانی جواب داتەوە ئەگەر یەکێکش بەدڵیاوی یاخوا بەخێر بێ تو نازحی وەبێ ئەوەی ئەمن عایدی فرام طریقەیمە یان سەلەفیە یان سۆفیە لەو ماوەی 700 مزگەوتیان داوەتە سەلەفیەکان سەلەفی ڕێز و احترامی هەیە لەکنە من بەڵام لەبەرچی لەبەرەوەی بەستە ئیدی حکمیەکەن برا سۆفیەکانمان خۆ من ئەهلی تەسەوف لەسەر ئەو چاوی خۆم دادەنێم ئەهلی تەسەوف حەقیقی بەس لەبەر ئەوەی تێکگیربوونیان نییە دەگە حکمی کاکە و مزگەوتش بالەبووتی بەڵام بۆنی ئیسلامی لێبێ وەچی زمانی سەدام حوسێنی کە سەدام حوسێن دەیگەوە ئەگەر دەروێشێک و سۆفیەک سەریان لە سوزدەی بین هەتا دەمرن لە مزگەوتی هیچ عیلاقەتان پێدا نەبن بەڵام دوو گەنجتان دیت بەیەکەوە قسەیان کرد پستە پستێکیان کرد بیان کوژن هەردووکانی ئەعدام کردن هەمان سیاست بەردەوامە و زمانی سەدام حوسێنیش پەروەردە و تەربیە لە ئێستا زۆر باشتر بوو ئاخر قسەم مامۆستا ئەحمەد کەرکوچی کاتێک بە مدیری عامی گوتی باشە کاکە ئەو مەنەجی بۆ لێ دەکەن بۆ خاتری خوا هەر گوتی دەبێ ئەوەش بگۆڕن مامۆستا ئەحمەد کەرکوچی لە کۆمەڵ بوو ئاخیری زانی مدیر عام چی پێگوت گوتی کاکە بە کوردی هیچی پێ نەما گوت ئەمە علمانینە ئەگەر ئەوە منهەجیمێ ئەگەر ئەنگۆ هاتنە سەر حکم ئیسلامی منهەجی تەربیەی ئیسلامی بگۆڕن تازە ئەمە ئەو هەمالێکری و دەستکاری ناکەن بەڵێ یعنی ڕاست بە عەلەنەن پێمان دەڵێن ئەمە علمانینە و کاتە قسەشان لەگەر دەکەی ئەمە لە هەموو کەس موسڵمانترین و ئەمە خۆمان پێلەنگۆ مسلمان دیت لە چێت لە تەربیەتەکە دیارە دەست خۆش مامۆستا مسلیم سەبارە پرسیاری مامۆستا شامەند گوتی هەندێک بانخواست
دانراون ئێستا تەنانەت بۆ سارکردنەوەی خەڵکە لە مەسەلەی دەنگدان بەڵێ ئەمەش ئیشێکە لەو بربەستانەی کە لە بەردەم کۆمەڵ هەیە کە بە ئامانج کەسانێک دروست کراون پێگەی حساسیان پێداون ئیش لەسەر ئەو لایەنە ئەکەن خەڵکانی زانکە دەنگدان دروست نییە یان کاریگەری نییە سوودی نشی بێکەڵکە تەسیریشیان کردو لە ڕاستیدا ئەوە شتێکانی بە مەنهج هاتووە بە بەرنامە هاتووە دیراسە کراوە ئیبرانیشێک لە شێوازی محارەبەکردنی ئیسلامیەکان ئەوەیە کەسانێک دابنێن بە فکری ئیسلامی ساریان کەنەوە بەڵێ ئەو شتەکانی بەشەکە لە بەرەمەکانی بڵێن ئەلمانی کەسانێکی دوزەکەن کە پەروەدە نەکراون بەڕاستی لەو باش چیت فەرموو بسم الله والصلاة والسلام على رسول الله سەرەتا بە خێراتنی بەڕێستانێکەوە هاوکارانت و مامەسانی بەڕێز و خۆشەویست و میوانان وەسلااو ڕێزشم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان لە هەر شوێنێک و بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان من بە سەرنجێک و لەگەر یەک دوو پرسیار مداخلە ئەەکەم سەرنجەکەشم ئەوێ لەسەر بەرەی بایکۆت ئایا وەکو بەرچاوڕوونیەک بی بۆ بەرەی بایکۆت ئەگەر بێت و 1970 خەڵکی هەرێمی کوردستان بایکۆتی ئەو هەڵبژاردن بکە یاسایەک هەیە کە هەڵبژاردنەکە هەڵبوەشێتەوە بۆیە بەڕێی من بایکۆتکردن هەڵەیەکی زۆر گەورەیە زۆر کوشندەیە چونکە ئەگەر بە 110 هەڵبژاردن تێپەڕی و هەڵبژاردنەکە پسند دەکرێت و مشکلەی دروست ناکە ئەوی بەری بایکۆت بۆیە داوایان لێکم بە هیچ شێوەیەک بیر لە بایکۆتی هەڵبژاردن نەکەنەوە و هەروەها بۆ مامەسا مەڕوان کە بابلین لە ڕۆژی دەنگدان ئایا وەکو پێغمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمووی من رأى منكم منكرا فليغيره بيده ئایا ئەوە یەکێک نییە کە دەنگدەران بتوانن لەو ڕۆژەی گۆڕانکاری بەدەستی خۆیان بکەن کە لەبەر دەستی خۆیاندایە و هەروەها پرسیارێکی دیکەم ئەوەیە کە هەندێک کەس کە لەسەر لایەن حزبی ئەلمانی خۆی کاندید کردیە با بڵین براو بوویتەوە لە ناو خەڵکی کەسێکی باشە و هانوێشکەرە ئەو هایە ئایا دەنگدان بەو کەسەی کە بانگەشەی باشەی بۆ ئەکرێت کە لەسەر لیستەکی ئەلمانیا تا چەند ڕێگە پێدراوە و دروستە ئەوە بە مامەسان جواب بدەنەوە و هەروەها شتێکی دیکە ئەدیترێت ئەویش ئەوەیە کە مامۆستای ئاینی بانگەشە بۆ حزبی ئەلمانیەکە بەڕاستیەوە کارە ساتێکی گەورەیە نازانم بە چ فکر و بیرێکەوە ئەو قسانە ئەکات دەست خۆش زۆرترین ئەو بەڕێزانە وەردەگرم پرسیارەکان بروسن دواتر لۆمان کۆ بکەنەوە چیت کە دەیەوێت بەشداری بکە مامۆستا گیان باشە دەیەم بۆ لای توش فەرمو قوربان بەلای خۆی گەورە میهرەبان سەرەتا بەخێراتتانەکەی مامۆستا محەممەد بێگومان ئەوکو ئیزافێک لە بۆ قسەکانی مامۆستا مەڕوان نەکرد لە پەرلەمان لە دام دەستگاکان کە بە گشتی هەر شوێنێک ئەندامێکی ئیسلامی لێ بێت ینی هەم جێی ڕێزە هەم جێی متمانەشە لە بلایەن بەڕێوە بەرەوە هەرچەندە تەشخەڵە و کێشەشی لە بۆ دووسەکرێت هەرچەندە ڕێگەی پێنادری بەو شێوەیە بەڵام ئەبینین ئەو پەڕی دڵسۆزی لە هەمویان دڵسۆزترە بێگومان ئەو پرسیارم لەبوو کاک دکتۆریە لەو ماوەیە کە داتا چاڵاکیەکانی 4 ساڵی ڕابردوو بڵاوکراوی پەرلەمانتارانی عێراق بەڵێ بینیمان لە لیست هەبوو لەوانەیە 7 پەرلەمانتار 8 پەرلەمانتاری هەر قسەیان نەکردبوو لە 4 ساڵدا قسەیەکیان نەکردبوو کەجێ دەستخۆشیە کاکسۆنا عومەر لەوانەیە بەقەدر 20 پەرلەمانسی پەرلەمانتاری لایەنەکانی کە قسەی چاڵاکی هەبوو دکتۆر ئەحمەد وەشگوندێرەوە بەڵێ نەدات کە ئینشاءالله لێوێن دەرێ ڕێسکەیوان بەردەوام بێت ئینشاءالله کەس پشتیان بخوا گەیشتێوێن دەرێ لەم ڕێسکەیە بەردەوام بێت و وەکو پەرلەمانتاران کێ نەبێکان نەمان نەبای دێنە باران پشت خۆی تێبکات و سەرنجش پرسیارش دەبەوە مامۆستا موسلیم کە منیش وەکو لە سەرچی پەروەردەمە بەڵام ئەبینێت جەنابیانەوە هیچ دەیەشێتی مامۆستایانیشە بەرپرسی لقی سۆرانە جیاوازە ئینتیمای حزبی و لەوانەیە هەر سەرنجێکی بی لە بۆ ئەوەی کە جەنابەت کەوتت یەک ڕەنگ ئەبیندرێ بەڵێ هەندێک هۆکار هەیە بۆ نمونە لەوانەی لە شوێنێکی گوندی دوورە دەست خەڵکی وێ دانەندرێن لەبەرەوەی لەلایەنی خۆیان وەکو گرێبەستیش وەکو مامۆستای گرێبەست مامۆستا سەرنجیان چییە لەسەر لەو بارەی کە ئەو جیاوازی و تەشکیلکرێت لە شوێنێکی تر لە قەزایەکی تر ئەینێرنە و گوندی ئەینێرنە و ناحیەی فی سەبیلی ئەوەی کەوا لەبەرەوەی ئەندامی خۆیانە بەڵام کەسانی تر کە مستحقن لەوانەیە لە 2015 و 16 و 17 تەخەڕوجیان کردە دەرچووی کۆلیژن قوتابخانەکەش پێویستی پێە بەڵام بە ئاشکرا پێڵی دادنانین لەبەرەوەی لایەن ئینتیمای سیاسی دەستان خۆشی دووبارە بەخێر بن مامۆستا وەردەگرن
دوای مامۆستای خوشکان یەکێکەبی بەشداربی سوپاسی دەکەم بتوانم ئافرەتیش بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دەستخۆشی لە ئێوەی بڕاز دەکەم لە کەنالی ئاسمانی پیام بە خێراتنێکی میوانە بە ڕێزەکان دەکەم بەڵام شەر سەبارەت بە هەڵبژاردن مامۆستا مەڕوان ئاماژەی بە نوێنەرەکانی کۆمەڵ کرد بە خزمەتکردن بەڵکو بەشێکی کەمی باس کرد نوێنەرانی کۆمەڵ کە چەند کاریگەریان هەبووە خزمەتێکیان کردیا بەشێکی کەم بۆ ینی لەبەوەی دیارە کۆمەڵ زەروریەتە ینی زەرورە کۆمەڵ هەبی زەرورە کە خەڵک بەعام پشگیری کۆمەڵی دادگەری بکە لەبەوەی لە کۆمەڵ لەو کاتەی زیاتر توانی خزمەت بکە کە خەڵک زیاتر پشگیری بکە خەڵک کە داوای زیاتر خزمەتی شەکە لە ئێمە زیاتر دیاربین ئیش بکەین بە زۆرینەی پشگیری خەڵک ئەتوانی کۆمەڵ زیاتر ئیش بکە کەنجێش کۆمەڵ زیاتر خەڵک پشگیری کرد ئەو کاتەی زیاتر ئەتوانی خزمەت بکە داوا لە خەڵکی ئەکەن بەعام زیاتر هاوکاربی لە دەنگدان لە پژگیری کۆمەڵ پرسیارەی شەرچەندە هەندێک ئاماژەی پێکرا بەس زیاتر عەزمی ئاراستەی مامۆستا مەڕوان بکەم پرسیارەکە زۆر خەڵکەیە کە بە ناوی بانکخوازە بە ناوی هەر گروپ و تەوژم و کەسێکی دینیە ینی ئاماژ هەندێک پێکرا بەس زیاتر عەزمی مامۆستا مەڕوان شڕوم بکاتەوە زۆر هەوڵەدەن ینی خەڵک ساردکەنەوە لە دەنگدان ینی بە ناوی دەنگدان دروست نییە حرامە ینی زۆر هەوڵ ئەدرێ ئایا چێژ بە قسەی ئەوانەکە هەر خەڵکە دیندارەکە هەر گەنجە مسلمانەکە بە قسەیانەکە ئەیان پێم وایە ینی ئەوانە ڕاستەخۆ خزمەتکاری دەسەڵاتەکی زاڵ مستەمکارن ینی خزمەتی ئەڵمانێتەکەن ئەوانە بەس پێم وایە ئەوە مامۆستا مەڕوان پێی ئەوانە ئایا دەستێکن یان ئەوانە بە نەزانی ئەوە ئەەکەن ینی پێم خۆشە مامۆستا مەڕوان ڕوون کاتەوە دەستخۆش بی بسم الله الرحمن الرحیم بەخێراتنی بەڕێستانەکەین و دەستخۆشی لەو میوانە بەڕێزانە شەکەین وەڵام من داوا کارێکم لە جەناوی دکتۆر ئەحمەدی هەیە کاتێک کە چووە پەرلەمان ئینشاءڵڵا گەخوای گەورە تەوفیقیدا و دەنگێکی باشی بەدەستینا و بووە جێی متمانێ ئەو خەڵکی و ئینشاءڵڵا ئەژبیتێ چونکە خەڵکی مە خەڵکەکی دڵسۆز و دیندارە خەڵکی دینداریشی خۆشەوێ الحەمدوللا مامۆستاش لەو ئاستەیە کە خەڵک دەنجی پێ بدە داواکارین لێی ئێستا شوێنە گشتیەکان ئەوانەی کە تایبەتن بە خەڵکی عوام یاخود شوێنە حکومیەکان زۆر بەکاردێنرێ لەلایەن دەسەڵاتدارانەوە چ لە قوتابخانەکان بگرە بۆ بانگەشەی سیاسی ئێستا ئێمە لە ناو سلکی پەروەردەی جەنابی مامۆستا موسلیمیش ئاگادارە و ئەو بەڕێزانەشان زۆربەی ئەوانەی لە ناو پەروەردەدا ئیشەکەن کە کاندیدەکان ڕێخۆشکردنی تەواویان بۆ کراوە بۆ ئەوەی کە تەواو بانگەشەی خۆیان لە ناو مەکتەبەکان هەتا زانکۆکان و ئەوانەی کە معنین بە پەروەردەوە داواکارین کە ئەو شوێنانە بەڕاستی جەنابەت ئەوەی کە لە دەستت دێ بکەی بۆ ئەوەی ئەو دەسەڵاتدارانە چیدی نەبنە دەسەڵاتداری ڕەها لە شوێنە حکومیەکان چ لە ناوەندەکانی خوێندن چ لە شوێنە گشتیەکان ئێستا ئێمە بۆ نمونە ڕێکخراوێکمان هەیە ناتوانین هۆڵێکیش هەتا بەکرێش ناماندنێ یعنی بۆ ئەوی کە کار و ساڵاتیش تێدا بکەین ئەو جەنابی مامۆستا مەڕوانیش کە لێرە زۆر جار هەوڵی داوە بۆ ئێمە و بۆ خەڵکی دیکەش کە لە نمونە کۆڕێش تێدا بکەین سیمینارێش تێدا بکەین شوێنێکی گشتیە حکوومەت دروستی کردووە کەچی حزب دەستی بەسەرداگرتەوە لێ ناگەڕێت ئەو کۆڕ و سیمینارانەی کە تایبەتن بە بواری پەروەردەکردن و خێزان و دابوونەری ئەوانە بە شێوەیەکی گشتی قەدەغەن و طبعاً تەواو سانسۆریان لەسەر و لە ئێرە جگە لەو هۆڵانێک کە تایبەتە بە مەڵبەندی سۆران هیچ شوێنێکی دیکە بۆ ئێمە حەڵال نییە بە نسبەتەوان ئەگەر ڕێم بدە یەکتی ڕۆژی کورتیش بۆ ئەجێرمەوە بۆ ئەوی خەڵکەکە زۆر وەڵامیشدا شوانێک ئەویست گردن ئازایی لە کۆمەڵەمەڕێکی بندستی و ئەو وشترانەشی بکات کە ڕۆژانە بەکارێندیم لە سەرمەرجی بوون داوای گردن ئازایی لەکردن هەرێمەڕەکانی بان کردوتی گاوای گردن ئازانی تا لە یەکەم چونکە ئێوەم بەکاری ناو شیرەکەم بەکارهێناوە و دواتر کاتێک پیربوون دووبارە سرم بڕین و گۆشتەکەشم خواردووە وتی ئەوانیش بەڵێک فراوان لیان وەرگرتووەتان تەواو گردن ئازابێ و چوە لای وشترەکان گوتیان کاکە ئەمش داوای گردن ئازایی و لە یەکەم بارێکی زۆرم لێ بار کردوون و گۆشتەکەشم بەکارهێنان و ڕۆژانەش ئەم دۆشین و شیرەکەشم بەکارهێنا گوتیان وەڵی لەسەر هەموو شتی گردنت ئازاکەین بەس لەسەرەوە گردنت ئازا ناکەین کە بار و قورسایەکە هەموو لەسەرمە بووە حاشا لە ڕووی ئەو مەزلیسە کەچی کەرێک تۆ پێش ئێمە داوە حاشا لە ڕووی جەنابتان بەڕاستی ئێمە
یعنی ئاگادارین کە چێ لە پێشمانە بەڵێ دەست خۆشبی هیوادارین کۆمەڵە کەسێک پێشمان بکەون کە ئیسیفادەی دنیا و قیامەتیان لێ باش دەستان خۆش بە خوشکێک وەربگرم ئەگەر بیتە دوو ئەوە باشتریش فەرموو بەنای خوا خێر بن سەرچامان طبعا ئیدارەی سۆران بە حکمی ئەوەی ئیدارەکە ینی هەم شوێنێکی شاخاویە هەمیش مەرزە سنووریەکانی تێدایە لۆیە کێشە و مەشاچیلی کوبرەی زۆری تێدایە ئەوەی لە ناو سۆران نەژی نزانی یعنی ئەو کێشانە چنەیان کوبرەی مشکیلەکانی ئەو دەڤەرەی چنە ئەمە بە بەرنامەچی ساعتە کونویان 2 ساعتی نەتوانین هەموو ئەو کێشانە بخەینە ڕوو کە یان ئەو گەندەڵیانە بخەینە ڕوو کە حکوومەت بەرامبەر ئەو ئیدارەیان بەرامبەر ئەو دەڤەرەی ئەکات طبعا زۆرن ئەو ئەوانە بەس ئەمە کە قسەیەکەین یعنی لەلایەنەچی ئەو کێشەکان دێنێت ینی لایەنەچی برێ کوبرەی لە ناو هەزار مەشاچیلی ئەمە مەشاچیلەکن دەرینە لە ناو هەزار کوبرەی ئەوانە یەکن کردیتە نمونە لە ناو هەزار نمونە یەکن کردیتە نمونە طبعا من دەستخۆشی لەو کاندیدانە ئەەکەم کە لە پێشوو و لە ئێستاش کە بەتەمانە و بە شیاوی شانەزان بلۆ پەرلەمانی بەس یەکێک لە ئەوەکانەرێ تازە جەنابی دکتۆر ئەحمەد باسی کرد کارێ مێژوو دووبارە ئەبیتۆ مێژوو بۆی دووبارە ئەبیتەوە کارێ لە سەردەمی 16 و 17 ئەوانە خەڵک بە زۆر ئەکرا بە مەسیحی کڵێسا دەستی هەبوو قەشە یعنی ڕۆڵی دەسەڵات و دەوڵەت و هەمووی ئەجێرە طبعا لێرە ئێستا کوبرەی دوو حیزبی دەسەڵات دێن بە پارە لە زانکۆکان ئەوانێک کە دکتۆری زانکۆنە دێن پارەیان ئەدەنێ لۆ ئەوەی دەنجیان پێ بدەن پارەیان ئەدەنێ بە ئەوە ناکە پارەیان لێ بدەنێ و تەواو دەنگن پێ بدە دەبی بێی قورئانیان دانایە یاڵا سوون دەکەن لۆ بخۆ ئەتوو دەنجی ئەدێ من بە هەمان شێوەی کە پێشتر کو خەڵکیان لە ئیسلامەت یانی ئەوەی کە ئیسلام بە ئەیان کوشت و ڕایانە کێشا لۆ مەسیحیەتی ئێستاش ڕایانە کێشن لە ئیسلامیان دووریانەکەنەوە لۆ عیلمانیەتی سواس دەکەم ئەگەر ئەوەی تەنیشت وەرە بگرم فەرموو بەس بە کورتی بسم الله الرحمن الرحیم پێشتی بە خێراتنی ئەمسا بە ڕێزەکانەکەم و بە خێراتنی میوانە بە ڕێزانەشەکەم من پرسیارەکەم ئاسای مامۆستا مەڕوانە بەڵێ ئێمە بە دروشمی ڕازگۆ الحەمدولیلا ڕازگۆمان لەگەڵتان بەردەوامی لە بانگەشەکردن بەڵام خەڵکانێکی زۆر یعنی لە هاوڵاتیان کە پێیانەرێن یان دەنگ بۆ کاندیدانە دنیان بۆ حیزبانە دن ئەرێن حیزبەکان هەموویان وەکو یەکن هەر ئەوەندێ تاسنە پەرلەمانی ئێمە لە بیرەکەن یعنی کاندیدەکان بە تایبەتی ئەرێن لەوە پارەی خۆیان ئەمە شانی زۆرێک پێیانەرێن حەفەنێک دەقە یعنی ناکرێت حیزبەکان هەموو وەکو یەک بن ئەو هەموو بەرنامەی بەخشینەنێ ئەو هەموو بەرنامەی قورئان بنکەی تەحفیزنێ یعنی ناکرێت و برێ هەمووان وەکو یەک حساب بکەن جا چۆن بتوان یعنی ئەو جۆرە کەسانە قەنەعەتیان زۆر باشە کاتێکی کەمم مایە زۆری ئیشارەتم دەدەنێ زۆر بە کورتی و بە پوختی لێکی دەن بسم الله الرحمن الرحیم بەڵێ وەڵا لەسەر قسەی مامۆستا محەممەدی بای کۆت بەڵێ ئەنێ تو بینە بەر چاوی خۆ شخصێک بەڕێدا دەڕوە بای لە کۆتەکەی دەداتن شخصەکەی ڕناگریت ینی پەچی ناخە لەوانێت تۆزێ بیشڵەژێنیتن بەڵام ڕۆژنەکەی بەردەوام دەبێ ئەوانی کە بای کۆت دەکە ناوایە عملیکە وەکو خۆی دەبێتن زۆدەکەیوان بەلاش دەڕوە ئەوە یەکی دووی ئەوەی مامۆستا محەممەد دەڵێ من ڕا منکم منکەڕا بالفعل وایە یعنی کەسێک کە 30 ساڵ منکەری ئەوانەی نەبینی بێ خوا 30 ساڵی دیکەش نابینێت لەبەرە پێویستە بە دەستی خۆی بیگۆڕیتن بەدەست دەتوانێت بیگۆڕیتن بەدەست گۆڕینیش خۆی لێ بچی بە خەنجەرانی لێدەی کاکە دەنجی پێمەدە و ئەگەر زۆریش لە خۆت دەترسی ساحەکی بۆ لێ 2000 بەچی بەسە دابینە و بۆی کە بڵێ وەڵا کاکە دەنگم بە تۆدا بەڵام بە دەنجی تۆ ئەو زوڵ مستەمەی نەکاتەوە ئەوجا ئەم زۆرم پێسەیرە ئەو خەڵکە ینی باوەڕتە بی مامۆستا محەممەد زاری و ئینسان گریانی بۆ وەزای دێت ئەلمانیەکی دەبینی ئەها لە کاتی بانگدانێ ڕاوەستاوە
ێ با بۆی بانگ دەدا ئەمنم ئەمن بانجیادەم ئەمن بانجیادەمە تو ڕێگری لە بانگەکەی منیش بەڵام بۆ چاواشەکردنی خەڵکی وەڵاو لە کاتی بانگدانە ڕاوەسە ئەس بابێ لە ئەسڵی ئەلمانیەکەی شارەزابە ئەسڵی ئەلمانیەکەی بۆی هاتووە بانگت نێڵی نوێژت نێڵی مزگەوتت نێڵی ئەخلاقت نێڵی ڕەوشت نێڵی ئەو جا بۆ چاواشەکردنی توش بۆ چاواشەکردنی منیش وەڵا لە کاتی بانجیها ڕاوەستا فڵان کەس ئەو جا خاڵێکی دیکە کە پرسیارێکە هەندێک کەس بە ناوی دین کاک حاجی محەممەد کە باسی کرد دوو جۆرە کەسن یان دروستکراوی ئەلمانیەکانن بۆی کە لە ڕەوتی ئیسلامی کەم بکەنەوە بەداخەوە دەڵێن یانەوەتە کابرا جاهیل و نەخوێندەوارە چونکە برا عزیزەکەی خۆمم زۆر جاری کەشە قسەم کردووە دامنە هیچ ئیسلامیەک بەشدار نەبوو لە انتخاباتی ئەوەی کە بەشدارە هەمووی خەڵکێکی بێدین و وەکو بڵێ باسی ئەوروپا هەمووی کافرە دوو حزبی کافر بەشدار بوون وەڵڵا مسلمان بۆی نییە بێلایەن بێ لەوێن دەریش دەبێتی هەکو فرەکەی ئەوەنترە دەبێوی هەڵبژێری ئەدی کە مسلمان و خەڵکی دینداروانە دەگەڵدا بوو واجبە لەسرت مناسەڕەی مسلمانەکەی بکەی ئەو جا ئەوەی دیکە و خوشکە بەڕێزەمان ئەوەی کە خوشکەمان باز دەکات نەک سوێندان بەخوا تەلاقیان پێ فرێداون کابرایان بانکرۆتی دەبێت تەلاقان فرەدەی کە دەنگ بەمە دەدەی ئەوەی کە ئەو خوشکەمان خوشی بەڕێزمان خوشکەکەمان بەخوا وەکو یەکنین خوای گەورە دەفەرمێ ئەفەنەجعل المسلمین کالمجرمین ما لەکم کەیفە تەحکومون قەت مسلمان وەکو ئینسانێکی تاوانبار و مجرم نییە جا ئەوەی کە پرۆژەی ئیسلامیەکان نەبینێ خزمەتگوزاری ئیسلامیەکان نەبینێ پەروەردەی ئیسلامیەکان نەبینێ داوێن پاچی ئیسلامیەکان نەبینێ لچی ئێوەی بەڕێز نەبینێ بەخوا چاوە هیچ شتێک نابینێتن ئەبن هەدێکن مونە جیاوازی ماوەسەم مەگەردەنە مازاکە ئێوەی بەڕێز تەماشای خۆتانکەن و تەماشای ئەفرەتەکانی وانیشکەن تەماشای پیاوی ملتەزیم کە و تەماشای پیاوی دیکەشکە ئاسمان و ڕێسمانی فەرقە دەستت خۆش دکتۆر ئەحمەد لۆم بکوشە فەرمووی یەکە لیست هەبوو لە 4 ساڵ قسەیان نەکردووە بەڵێ وڵای ئینسان هەتا نەچێتە ناو مەیدانێکی 329 کەس لە قاعەیەکی دابریشن و بڵێم وەڵا ئەمن خەمتان نەبی ئینشاءالله تەعالا هەموو قاعەکەی دەهژین و ئەو قسانە جارێ جێخۆی ناگری بەڵام بە ئیزنی خوای گەورە کەسێک نینە نەخەومان لێ بکەوی نەخەومان بێ خۆب شێرینەوە نەچینە دەوامێ ئەمن الحەمدلله لە 4 ساری کولی شەریعەکە لە قسمی دراسات خوای گەورەوەی دروست کردبووم وای خەڵکم کە یەکەم بووم یەک ڕۆژ بەبیرم نایە لە یەک محاضەڕەی مامۆستا هاتبی تو چوویتە دەرێ قسەم نەکردی حتا ڕۆژی بەبیرم دێ نەچووم نەزم نەخۆش بوو میشێکمە بچ بوو هاتم گوتن کووا ئەجەت بادینەکە گوتە سەید ئەحمەد تولکیڤە بووی گوتەرە تو لە چێ بووی گوتن مامۆستا دابەزیۆسە ئیسلامیە و گوتیان بەحسی مەدحی ئەلمانیای کرد یعنی گوتمەدیان گۆ زمانتان پێوە نەبوو جوابی مامۆستای بدەنەوە لەو معلوماتت ئەو مامۆستای تاریخی ئیسلامی بوو گەردەنیشی ئازابی وەفاتیشی کرد دکتۆرای هەبوو لە تاریخی ئیسلامی دوو جاران دەری کردمە دەرێ لە قاعی گوتی بڕۆ دەرێدەی لەبەر جارش لەسا ئەفغانستان دەری کردم جارش لەسەر نازەم چ بوو الحەمدلله سەتیشم هینا لە دەرسی تاکە دەرز بوو کە 100 لە 100 هینا بوو الحەمدلله ئەمن عادەتم لێ بێدەنگ بووم ئەگەر ئیلا هیچ لێ نەزانم لە مۆزوعاتی نەزانم لە گۆتڕە قسەی تێدا ناکەم قورئانە فەرمی وەلا تەقف ما لەیس لەکە به علم ئەو یەک دووەم شوێنی مامۆستا محەممەد فەرمی شوێنی گشتی بەکاردێت طبعا ئەوانە نازانم یعنی بەکارهێنانی شوێنی گشتی هەتا ئەوانە لەو شوێنەی بن هەتا ئەو دەسەڵاتیان هەبی هەتا خەڵک شوها دەستیان بداتێ ئەو توغیانەی دەکەن شوێنی گشتی بەکاردێنن نەعەدالەتی دەکەن خاوەن پێداویستی تایبەتی قوڕ بەسەر 9,000 دەنێ ئەویشی نادەنێ ئەگە 150 نایدەنێ 15 ساڵان ڕای دەگرن گرێ بەستی ڕدەگرن گەنج دەبێ و هەبێکار بمینینەوە هەتا ئەو باە لەو منطقەی ڕادێ ئەو وەزعی ئەو میلەتەی ئەو هەیە هەتا ئەو خەڵک بژیت بڕۆح بدەمیان لە بۆ دەکات بەڵام ئەگە خەڵک ئێمە هەڵبژار بە ئیزنی خوای دەزانجی دەزانین داخوا شوێنی گشتی لە بۆوان بەکاردیان لە بۆ خەڵکی بەکاردێ چۆن دەبێت ڕێکخراوی قوتابیانەوە بکەن عفو پرسیارشتیان کردبوو ئەو خوشکە گوتی ئیدارەی سۆران شوێنە شاخاویە بەڵێ مەسەلەی نەوت و مەسەلەی مێژ دووبارە دەبیتەوە گوتی سوێندیان پێدەخۆن و نازانم چی پۆلیسێکێ بەستە زمانەی لە دایرێکی دەوامێ دەکا پێیان گوتە ئیلا لە بەس پێم برێ لەبەرچی تو نابیە پارتی لەبەرچە تو نابیە حیزبی لەبەرچە یگوت کاکە خۆ پارتێتی ئیسلامەتی نێت برێ من فەلەمەی لە مەسڵمە کاکە من نابێ ئەی هەر ناکرێ بێ لام دەرێن بێ شێوەی نابێ لارمی یعنی حتا موظفك لبلدي إشكال السرزادة لهر زيجا إشكال دبي إلا انتماء لبو أو حزبي حتى لكرتي تايبت إشكال هيدر ينكدو باش ما مسلم زور بخيراي
بڵێ تەواو زۆر زۆر سپاس دەکەم داوای لێبوردن لە هەندێک بەڕێز دەکەم کە ویستیان بەشداری پێ بکەن داوای لێبوردن دەکەم کە بەشی بەرنامەکە هەر ئەوەندە بوو سپاس بوو بەشداریتان سپاسێکی تایبەتان دەکەم و سپاس بوو هەرسی میوانی سەرچیم کە لەگەڵم بوون سپاس بۆیە بەڕێز و خۆشەویستان سپاسی هاوکاران دەکەم تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه